سلااف و ڕێزی دەنگی ئەمریکا لە واشنگتن ئەف بەرنامە تایبەتە لە ڕۆژە هەڵبژارتنین پەرلەمانی عێراقی. ئەس دەخیلی شەمە دیگەلوە دەوێت دەمەژمێرێدا پشتی دەمەژمێرەکەدی هەڵبەت بەرنامەکەدی مەهابتن ئەفکارین بەڵێن ساڵح وێ لە ستۆدی بە ji بۆ ڕوومالکردنا هەڵبژارتنین عێراقی وەکی مەگوتی. ئیرۆ عێراقیان دەست بە دەنگدانی کرد ji بۆ هەڵبژارتنا 329 ئەندامên پەرلەمانی جواناژی نەه ئین کۆتایên کێمانیانە. نزیکی 3400 کاندیدان بەریکانی دیکن دیوان هەڵبژارتناندا جوانە 905 خانمن 21 هەفپەیمانی 167 پارتو دناف 109 لیست و وێن سەربەخۆژی هەلبەت بەشداری دیوان هەڵبژارتناندا دکن. هەلبەت گەلەکان یان گەلک عێراقیانژی هیوی لە سەروان هەڵبژارتناندانە بەرێ سبەیە ئیرۆ دگەل دەستپێکردنا هەڵبژارتنان سەرۆکی عێراقی بەرهەم ساڵح چۆ ji بۆ دەنگدانی وی دەنگی خۆدا هەلبەت وی هیوی خواستن کو عێراقی بکاربن divê بڤان هەڵبژارتنان گوهڕینان بکەن و وڵاتی خۆ بەرەپێش ببن و ji van دەردەسەری و کێشێن کو دناف عێراقیدا و divî وڵاتیدا تایبەتی شەڕن کو divî وڵاتیدا دوماهی پێبینن ئەف هەڵبژارتن دەستپێکێک بە ji بۆ وێ قۆناغان و یا عێراقی. سەرک وەزیری عێراقی ژی دیسان دەنگی خۆدا هەلبەت ئەیان بینەوە خانمە یەکیە عێراقیە ئەو دەنگی خۆدەدا بە ژی سەرۆکی عێراقی دەنگدا. هەلبەت سەرک وەزیری عێراقی ژی کازمی دیسان ویژی دەنگی خۆدا وە داخواز هەلبەت دیگەل سەرۆکی عێراقی دیگەل هەموو ڕایەدارین دیێن عێراقی داخواز ژی عێراقیان کرد و دەنگی خوا بدن ji بۆ ku ئەف ڕۆژێکە گرنگە و بەلکی پاشە ڕۆژە وڵاتیوان لەسەر vê ڕۆژێ دیمینە. divê ڕووماڵە تایبەت هەلبەت وێمە ئەمێ دیگەل پەیامێنخوا لە هەر جهەکی لە هەرێما کوردستانە عێراقی ئەمە پەیوەندی هەبات دیگەل هەندێژی پشتیوانەژی مەشروڤەکردن هەنە ji چەندین شارەزایên تایبەت bi سیاسەتên عێراق li rojhilata navîn helbet em ê wana jî wergirîn ha ez bawer dikim peyamnêrê me Dilşad Enwer ku peyamnêrê Kerkûkî ye li niha li Silêmaniyê ye ji bo rûmalkirina dengdanê Dilşad li bingehekî dengdaniye. Dilşad gelek spas me raporteke te heye ji Kerkûkî em dizanin برین هاتو لکرکوکی بیلین هاتو لسلیمانی ام دخوازن بزنن کو لسلیمانی هلبت بریکانی دنیا برا یان رکابری لنیوان کاندیدکان یان پارتی سیاسیکانی کرد هیا چون ام هلبجاتنا بری وده چی و چی هیا پیمان بلی لم کاتدا. بەڵێ کاک دەخیل زۆر سپاس دیارە من ئێستا لە بنکەی ڕەوشن بەدرخانم لە شاری سلێمانی ئێستا کە کاتژمێر 5 دقەیە تقریبا کاتژمێرێکی ماوە بۆ داخستنی ناوەندەکانی دەمدان بەڵام بۆ کۆی کە دەیبینی نسبەی مشارەکە زۆر کەمە ڕێژەیەکی زۆر تاکو ئێستا خەڵک دەنگی نەداوەوە ئێستا کاتژمێر 6 کە کاتژمێری کۆتاییە لە هەڵبژاردنەکانی پێشووتردا ئەم کاتانە کە پێش کاتژمێرێک خەڵکێکی زۆر هات بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنا بەڵام ئەوەی کە ئێستا ئەو بنکەی کە لە پشتمەوەی وەکوی کە بینی بنکەکە چۆڵە و تا کاتژمێرێک لەمەوبەر لەم بنکەیە ڕێژەی بەشداریکردن لە سەدا باڵێن 25 بووە گەیشت بووە 125 تا کاتژمێرێک لەمەوبەر بەڵام دوای کاتژمێرێکی تر قەرارە بۆ 20 دقەی تر نسبە یاخود باڵێن ڕێژەی بەشداریکردن جا بکرێتەوە بەڵام وەرحاڵ ڕێژەکە تاکو ئێستا زۆر کەمە خەڵکی زۆر بایکۆتی هەڵبژاردننی کردووە و بەشداریکردنەکە لە ئاستی پێویستیان نیە. دەزانین هەڵبژارتنین ساڵا 2018دا ji بۆ کو پەرلەمانی نهایە عێراقی کوبەری چەند ڕۆژان هاتجی کارخستن ڕێژەیە دەنگدانیا عێراقیان 44 ji سەدی بوو. کاک دڵشاد حەزم دەکرد بزانم لە سلێمانی چەند بنکەی دەنگدان هەیە چەند کەس مافی دەنگدانیان هەیە و بۆ ئەم ڕێژەیە نزمەی دەنگدان بە تایبەتی ئەو بنکەی کە تۆ ئێستا لەوی. بەڵێ کاک دەخیل پارێزگای سلێمانی دابش کراوە بەسەر 5 بازنەی هەڵبژاردندا 18 کورسی پەرلەمانی عێراقی بۆ دانراوە بازنەی گەرمیانە ڕاپەڕینە ناو شاری سلێمانیە هەڵەبجەیە ئەم بازنانە تقریبا هەمووی ڕێژەیە کورسی بۆ دانراوە ئەوەی کە پەیوەندی بە بەشداری نەکردنی خەڵکەوە هەیە ئەوەی کە من زۆر قسم لەگەڵ هاوڵاتیاندا کرد کە باستەوە کەن هۆکاری بەشداری نەکردنەکان ئەوان تا ڕادەیەکی زۆر ناومێت بوون لەوەی کە هەڵبژاردن نەخشەی سیاسی لە عێراقا بگۆڕێ بە تایبەت کە لەم دوای ساڵی با بڵین 2023 کرێ بڵین کرانەوەی زیاتر لە عێراقا ڕوویدا بە هەرێمی کوردستانی شەوە بەشداریکردن بۆ مۆدلێک لە مۆدلەکانی دیموکراسی
پێشتر خەڵکێکی زۆر بە گوڕوتینەوە بە تایبەت لە هەڵبژاردنەکانی سەردەمی دامەزرانی بزوتنەوەی گۆڕانە خەڵکێک ومێدی هەبوو کە گۆڕانکاری ڕوودا، بەڵام دوایەوەی کە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی لە عراق وەچی لە هەرێمی کوردستانیشدا دروست نەبوو، ئەتوانم بڵێم خەڵکێکی زۆر زۆر لە بەشداریکردنی پرۆسەی هەڵبژاردن وەکو مافێکی دیموکراسی خۆی تا ڕادەیەکی زۆر خاو بووتەوە و ناومێت بووە و خەڵکێکی تریش پێی وایە کە لە ساحەکەدا بەدیلێکی ئەوتۆ نییە کە بتوانێت گۆڕانکاری دروست بکات لە نەخشەی سیاسیە لە هەرێمی کوردستان و عراقشە و بەشێکی زۆریش پێیان وایە کە ئەو حزب و لایەنانی کە ئێستا لە گۆڕەپانەکەدان خاوەن دەسەڵات و هێز و چەکدارن بە ئاسانی بە پرۆسەی دیموکراسی بە هەڵبژاردن لە گۆڕەپانەکە دوور ناکەونەوە. وی ئەم جۆرە لە ناومێدیە لە بەرامبەریشدا خەڵکی تریش پێی وایە کە دوجار تەنها سندوقەکانی دەنگدانە کە خەڵکە توانێت لە ڕێگەیەوە سزای ئەو هێزانە بدا کە با بڵێن پێی وایە کە خزمەتیانە. بەڵام دڵشاد خۆمان دەزانین کە ئەگەر ڕێژەی دەنگدان کەم بێیان بەرز بێ هەر دیسانەوە ئەو ڕێژەی ژمارەی ئەندامەکان کە لە شاری یان لە پارێزگای سلێمانی هەر خۆی هەمان ژمارە دەمێنێ و پێم وایە ینی بابەتی ڕێژەی نزم کاریگەری ناکە لەسەر ئەو ئەندامانەی کە چاوەڕوان دەکرێ دەرچن لە هەڵبژاردنەکانە یان پارتەکان. بەڵێ کاک دەخیل ڕوونە کە هەڵبژاردن خەڵک 120 بەشداری بکە یاخود 110 یاخود 100 ڕێژەیە کورسی بۆ پارێزگای سلێمانی دانراوە بۆ هەڵەبجە و من بۆ هەولێر و بۆ دهۆک و بۆ کەرکوک و بۆ نەژدە پارێزگاکەی عراقواتە ڕێژەکە کەم بێ یاخود زۆر خەڵک خۆی با بڵێن دڵنیایە لەوەی کە ژماری کورسەکان دانراوە، بەڵام ئەم جارە پەیامی ئەوانەی کە بایکۆتی هەڵبژاردنەکانەکەن پەیامەکەیان جیایە ئەیانەوێت وەکو خۆیان ئاماژەی پێەکەن لە ڕێگەی بایکۆتکردنی پرۆسەی هەڵبژاردنەوە بە دنیای دەرەوە ڕابگەێن کە هەڵبژاردن لە عراق و هەرێمی کوردستاندا ئەو هەڵبژاردن نیە لە دەرەوە ئەکرێت و بێتە هۆی گۆڕانکاری لە نەخشەی سیاسیە لە عراق. ئەیانەوێت لە ڕێگەی بایکۆتکردنەوە بە دنیای دەرەوە ڕابگەێنن کە لە سیستمی حکومڕانی چی لە عراق و چی لە هەرێمی کوردستان ناڕازین و یانەوێ دەرەوە تێبگەێنن کە دڵشاد ببوورە پێش ئێستا تۆ لە کەرکوک بووی ڕێژەی دەنگدان چۆن بینی بەراورد لەگەڵ سلێمانی؟ بەڵێ ڕێژەی دەنگدان لە شاری کەرکوکیش بە هەمان شێوەی سلێمانی و پارێزگاکانی تریش لە ئاستێکی زۆر نزمایە، یعنی بە تایبەتی کە تا ڕادەیەکی کەمتر لە گەڕەکە کوردنشینەکان هەندێک نسبەی مشارەکە زیاتر بوو، بەڵام من لە قوتابخانەی کندی بووم پێشەوەی بچمە گەڕەکە کوردنشینەکان کە قوتابخانەی کندی لە گەڕەکە تورکمان نشینەکان و عەرەب نشینەکان تێکەڵەیەکە خەڵکێکی زۆر زۆر کەمە هات بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنە، بەڵام لە گەڕەکە کوردنشینەکان تا ڕادەیەکی باشتر زیاد بوو، بەڵام بە گشتی ڕێژەی بەشداریکردن زۆر زۆر کەم بوو تا چەند کاتژمێرێک لەمەوە بەرگەیشت بۆ 16%. واتە ڕێژەی بەشداریکردن ئەتوانم بڵێم بایکۆتکردن تەنها کەرکوک یاخود سلێمانی یاخود هەولێر یاخود پارێزگایەکی دیاریکراوی نەگرتوێتەوە، خەڵک بەعام لە عراقا لە زاخۆ هەتا ئەتوانم بڵێم بەسرە ناومێدە لەوەی کە هەڵبژاردن ببێتە هۆی گۆڕینی نەخشەی سیاسی لە ناوچەکە. پرۆسەی بایکۆتکردن پرۆسەیەکی گشتیەگە لە بیریشمان بێ هەرەمەش وای کرد کە سەید عەلی سیستانی مەرجەعیەتی باڵای شیعەکانی عراق بێتە سەرخەت و داوای بەشداریکردن بکات. ئێستاش داوا دەکەن کە عێراقیەکان بچن دەنگی خۆیان بدەن. زۆر زۆر سپاس دڵشاد ئەنوەر پەیامبەری دەنگی ئەمریکا لە کەرکووکی کوونەها لە سلێمانی بوو پشتی دەمەکیدی هەلبەت ڕاپۆرتەکەوی تومارکردی هەیەژی کەرکووکێ ئەمێوێژی نیشان بدەن لێ نەها دەگەلما برێز سەرهەنگ حەما سەعید بەڕێوەبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە پەیمانگەی ئاشتی ئەمریکایان پەیمانگەی ئەمریکا بۆ ئاشتی لێرە لە واشنگتن لەگەڵمایە. کاک سەرهەنگ بەیانی باش زۆربەی چاودێران خەڵک سیاسیەکان عێراقیەکان پێیان وایە کە ئەم هەڵبژاردنە هەرچەندە هیوایەک هەیەکان دە گۆڕانکاری بکە، بەڵام زۆربەی خەڵکیش دەڵێن هەرمان لایەنە سیاسیەکان سەرەکەون و هەمان لایەنە سیاسیەکان حکوومەت پێکدێنین کە خۆمان دەزانین کە ئەم هەڵبژاردنە بڕیاردا پێشوەخت بکرێت لەبەر ئەوەی وەکو وەڵامێک بۆ خۆپیشاندانی خەڵک لە ناوجادەکانی عێراق بە تایبەت لە بەغا بوو. تۆ پێت وایە گۆڕانکاری بکە لە ڕووی وەکو بڵێ پێکهاتەکانی سیاسی لە ڕووی ئەوەی کە پەرلەمان پێکهاتەیەکی تری هەبێ جیا لەوەی کە خۆمان دەمان بینی لە چەند هەڵبژاردننی ڕابردوودا کە هەمان پارتە سیاسیەکان هەمان ڕێژە ئەگەر یەکێک دوو ئەندام سێ ئەندام کەمتریان زیاتریان بەدەستیوان هێنابێ. بەڵێم کاتە باش کاک دەخیل سپاس بۆ خۆت و بۆ بینەرانی خۆشەویست. بێگومان ئەم هەڵبژاردنانی عێراق
گرنگە لە ڕووی ئەوەی کە هەنگاوێکی ئاشتیانەیە بۆ هەوڵان گۆڕانکاری لە بارودۆخی عێراقا و ئێمە ئەتوانین گۆڕانکاری لە چەند ئاستێکا بینین. ئاستی یەکەم ئەو بنبەستە سیاسیەی کە بە شێوەیەک لە شێوەکان هەڵبژاردنەکانی ساڵی 2010 بەردەستیان هێنا کە دوو هێزی گەورە لە عێراقا دروست بوون، هیچیان نەیانتوانی سەرۆکوەزیران بۆ خۆیان ڕابکێشن و نەتیجەی ئەوە حکوومەتێکی لاواز و حکوومەتێکی کە نەیتوانی خواستی خەڵک بڵین دابین بکە دروست بوو و لەو کاتەوە شەلەلێک و دروست بووە. لە ئاستی دووەمە ئەتوانین تەماشاکەین ئەوەیە کە ئاستی هاوڵاتیان کە ئەخوازن گۆڕانکاریەک لە ژیانیانە بێ خزمەتگوزاریی باشتر هەلی کار و بڵین بەرەنگاربوونەوەی بڵین گەندەڵی و کەمکردنەوەی هێزی دەرەکی و نفوزی دەرەکی لەم لە ئاستی یەکەمە بنبەستە سیاسیەکە ئەشکێنیان نا ئەبێت چاوەڕێی ئەنجامەکان بین. لەو ئاستەیە جارێ نازانین کە دەنگەکان بەرەو چێ ئەڕوا، هەڵبەتە هێزە گەورەکان ڕوونە کە هەر خۆیان ئەمێننەوە لەو ئاستەیە ناڕۆ، بەڵام باڵانسی دەسەڵات بەرەو لایەن کامیانە ئەکرێ بشکێتەوە. ئەمە هێشتا پرسیارێکە دوا دەرچوونی ئەنجامەکان ئەزانین. بەنسبەت هاوڵاتیانەوە ڕوونە کە ئێستا ئەو هێزە ئەساسیانەی کە پرۆسی سیاسی عێراق و حکومڕانی عێراقیان بەدەستەوەی ئەو هێزانە ناگۆڕن، ئەکرێ کاندیدەکانیان بگۆڕێ، بەڵام بڵین هێزە ئەساسیەکان ناگۆڕن. پرسیاری گرنگەوەیە ئەگەر هەمان هێزەمێننەوە ئایا ئەکرێت کردداری سیاسیان کردداری حکومڕانیان بگۆڕێ لە حکوومەتێکی نوێە. ئەگەر بگۆڕێ ئەوە شتێکی باشە، ئەگەر نەگۆڕێ ئەوە ئەکرێت وەکو 2010 و 2009 بڵین ناسەقامگیری لێ بکەوێتەوە. سەرهەنگ تۆ زۆر تویتت نردووە ئەم بەیانی لەسەر هەڵبژاردنەکانی عێراق و تاکیدش لەسەر لێکێک لەوانە تاکید لەسەر گەنجەکانەکەی کە وەکو بڵی لە ناو جاددا ئەو خۆپیشاندان و ناڕەزای گەنجەکان ئەوە بوو کە هەڵبژاردنەکان پێشوەخت بکرێن و ئەوەیە کە هیوایەک یعنی وەکو جیهان بە هیوا ببوو لە پرۆسی سیاسی لە عێراق، بەڵام ئەو هیوایە گەڕایەوە. تا چەندێک گەنجەکان هیوا هەیە گەنجەکان بکەونە ناو ئەو پرۆسە سیاسیەدا لە جیاتی ئەوەی لە خۆپیشاندان و ناڕازایی ناوجادە بکەونە ناو بۆ نمونە پەرلەماندا. بەڵێ وەگەر تەماشای پرۆسی گۆڕانکەین لە عێراق لە 2023 و ئەگەر تەماشای دیموکراسی بکەین بە دوو لایەن، یەکەمیان لایەنێکیان کە هاوڵاتیانن کە بڕبڕی پشتی دیموکراسین و دووەمیان ئەو دامەزراوە حکومی و دیموکراتیانەی کە پراکتیزەی پرۆسی دیموکراسیەکە. عێراق لە دوا سەدامەوە هەنێک موسسەی دروست کرد، دەستوری دانا و هەنگاوی باشی بەرەو پێشەوەنا، بەڵام ئەتوانین بڵین لە 2010 بەدواوە پاشەکشەمان بینی لە کردداری ئەو دامەزراوە دیموکراسیانەیە، بەڵام لەگەڵ ئەو پاشەکشەیە بینیمان بە پێچەوانەوە لەلایەن خەڵکەوە ڕۆشنبیری زیاترە بێ بەوەی کە بەشداریە نەکەن لە پرۆسی سیاسیە. ئەمە بڵین شێوازێکە پەیامێکی سیاسی لە پشتەوەیە کە ناڕازین لە سیاسەتمەداران و ئەکتەرە سیاسیەکان و لە حکوومەت و لە هەمان کاتیشە ڕژانە سەرجادە و دەربڕینی ناڕزایەکان بە شێوازێکی ئاشتیانە پیشانی ئەیە کە کۆمەلگای عێراق لە ڕاستیە گۆڕانکاریی قوڵی تیابڕێەوە چوەکەوەیە کە میلەت بە وەکو شێوازی هەشتاکان و نەوەتەکان ئەوە بگرە بیدایەتی ساڵی 2000ەکانیش ئامادە نیە بەس تەماشای دەسەڵاتداران کە و لە کێشەکانی خۆیان بێدەنگ بن. ئەن لەم ئاستەیە گەنجانمان بینی لە 2019 ڕژانە سەرجادە لە زۆربەی پارێزگاکانی عێراق ناوەڕاست و خواری عێراق و داواکاری ئەو گۆڕانیان کرد، تەحەدای ئەو سیستەمە سیاسیان کرد، ئەو هێزە سیاسیانیان کرد، تەحەدای ئەو هێزە چەکدارانیان کرد، تەحەدای نفوزی بڵین هەژمونی بە هێزی ئێرانیان کرد. ئەمە خۆی لە خۆیان گۆڕانکاریی قوڵە. ئێمە ئەگەر بین ئاستی پێشکەوتن لە عێراقا بە دامەزراوە دیموکراتیەکانیانە بپێوین لەوانەیە توش خەڵک تووشی خێبەت ئەمەلە بێ، بەڵام ئەگەر بە ئاستی خەڵکی و ئەو گەنجانە ببینین کە ئێستا چەندێک هۆشیارانە ئەیانەوێت دەسەڵات بگۆڕێ لە عێراقا، ئەمە ئەهیوایە بەخشێ. لە 2019 با 2010 کۆمەلگای نێودەوڵەتی گەیشت بۆی کە نزیک لەوەی کە دەست لە عێراق بشوە، بەڵام ئەو خۆپیشاندانانە و ئەو هەنێک لە گۆڕانکارانی کە بە دوایە هاو هیوای بەخشیەوە.
باڵێ سەرهەنگەگەت بینیت بێ ئەوەی ڤیددیوەکان کە لەگەڵ قسەکانی جەنابدا نیشان دەدرێت لە لای دەرهێنانەوە زۆربەی ڕێبەرە سیاسیەکانی عێراق چوون دەنگیانداوە هێشتا نەمان یان هێشتا بنکەکانی ئەوان دیکە نەمان بینیوە تا ڕێژە چۆن خەڵک دەنگ ئەدەن بەڵام ئەوە ڕێبەرانی سیاسی بینیمان کە هەمویان دەنگ ئەدەن لە یەکێک لە تویتەکانی دیکە پەیامێکی تویتەردا سەرهەنگ تۆ دەڵی ئەگەر هێزە سیاسەکان وا لێک بدنەوە کە نزمی ڕێژەی بەشداریان واتای ئەوەیە کە خەڵک بێزار بووە لە داواکاریەکان بۆ گۆڕان ئەمە لەگدانەوەیەکی غەڵەتە چونکە هێزە سیاسەکان دەریڤیان هەیە کە عێراق بەرەو پێشەوە بەرن حتا ئەگەر ڕێژەی بەشداری دەنگدانش کەم ببتەوە ئەگەر ڕێژەی دەنگدان کەم بیانی نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکی جادا ڕەنگە کەمتر بێ بەڵام بۆ ئەم بۆ چونەت هەیە کە دیسان ئەگەر کەمیش بێ هەر دیسان فرسەت هەیە عێراقیەکان وڵاتی خۆیان بەرەو پێشەوە بەرن 2018 پێم وایە ئەزمونێکی گرنگە کە بینیمان بەشداری کەم بوو و هێزە سیاسیەکان لە جیاتی بەخۆیان ناپشنەوە بزانن کە ئەم بەشداری نەکردنە بۆ و ئاراکانی چییە بێ دەرسیان لەوە وەرنەگرت لە هاوینی 2018 بینیمان دووبارە خۆپیشاندان بوو و تووڕێیەکی زۆر هەبوو مەرجعیەتی سیستانی هاتە سەر خەت و داوای لە خەڵک کرد کە ئەو کاتە ناوێنا ئەلغەضە بالمسەیطرانی تووڕێیەکی کۆنتترۆل کراو بۆی کە وەزعەکە بگۆڕێ حکوومەت پەندی لەوە وەرنەگرت لە 2019 بینیمان خەڵک زیاتر ڕژایە سەرجادە و ناسەقامگیری زیاتری لە دروست بوو ئێستا ئەگەر ئەم ئەزمونە دووبارە بکەنەوە بێگومان ئەو خەڵکە بێدەنگ نابێەوە مە کۆتایی مەوزوعەکە نابێت بەس لەبەرێکە بەشداری ناکەن ناسەقامگیری زیاتری لەبێەوەکرێت تونوتیژیش دروستێت چونکە چەکێکی زۆر و هێزێکی چەکداری زۆر هەیە لە عێراقا کە ئەکرێ ململانێ لە ڕێی چەکەوە یەکلایکردنەوە مێژووی عێراقیش خوێناویە لەو بوارەیە بەڵام ئەگەر خەڵکیش بێزار و نەچێ ئەم هیچ ڕێگرێک نییە لەم هێزە سیاسیانە کە تۆزێک لە ڕفتاری خۆیان بگۆڕن و حکومڕانی لە عێراقیە باشترکەن بێگومان ئەم فرسەتە هەیە بەڵامە بێ گۆڕانکاری لە عێراقیشە تەنها بە نەتیجێ ئەم انتخاباتە نەبینین لە ئێستاە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگاکان شەللی پێکراوە کە بڕبڕێکی ئەساسیە لە دامەزراوە دیموکراتیەکانی عێراقە پێویستە چالاک بکرێتەوە ئەو ڕۆڵی کۆمەلگای مەدەنی و هێزە بڵین کۆمەڵایەتیەکان لە سەرۆکی هێزەکان لە لای سەرکردە دینیەکان ئەمانە هەموو ئەکرێ ڕۆڵی پۆزتیڤ ببینن لە لایەکی ترەوە ئەو دامەزراوانەی کە بەشێنین لە حکوومەت وەکو کۆمیسیۆنی مافی مرۆڤ و دامەزراوی سربەخۆی ترکە لە سیستمی عێراقی ئەمانە ئەکرێ وردە چالاک بکرێنەوە و ئەندامەتیان بگۆڕێ بۆکو چۆن ئەندامەتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان گۆڕا هەلی تر لە بەردەمایە بۆ گۆڕانکاری عێراق بەرگی ئەوە هەیە دەگرێت بۆ نمونە هەڵبژاتنێکی دی کە بکە بۆ ئەنجومەنی پارێزگاکان لەم کاتەدا کە بە ڕای تۆکە زۆر گرنگن ئەم هەڵبژاردنەش یان هەبوونی ئەنجومەنی پارێزگا زۆر گرنگە بۆ پرۆسی دیموکراتی عێراق بێگومانەمە کەکەوێت بزانین لە چەند ڕۆژ و هەفتەی داهاتووە ئەنجامی ئەم هەڵبژاردننی ئێستا چۆنە بێ ئایا ئەنجامێک بەردەستهێنێ کە لایەنەکان قبوڵیان بێ و بتوانن حکوومەتێک تەشکیلکەن ئەگەر ئەمە بکرێ پێم وایە زەمینە ئەکرێت ساسکە بۆی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی شاس پێشکە ئەنجومەنی پارێزگاکان گرنگە لە سیستمی حکومڕانی عێراقا ئەوە نزیکترین ئاستە لە خەڵکەوە و لەویایە کە ئەتوانن زیاتر پەرەبن بەرەو پێشچوونی داواخوازەکانی خەڵک و جێبەجێکردنی پرۆژە بە هاوکاری لەگەڵ وەزارەتەکانەوە ئەو بەڕێوەبەرایەتیانی کە لە شارەکانە هەیە بەڵام بە بێبوونی ئەو قۆناغا پێم وایە هەنگاوێکی زۆر گەورە ئەبێ بۆ بدواوە لە پرۆسی دیموکراسی لە عێراقا پێت وایە پێوانەی گۆڕانکاری لە فکر و هەلویستی گەنجەکاندایە ئەگەر ئەم هەڵبژاردنانە بە دڵی گەنجەکان نەبوون ئەوانەی کە خۆپیشاندانیان دەکرد چی دەبێت؟ ئەمە پرسیارێکی کراوەیە ئەکرێت بێهیواییەکی وا دروست بکات کە گەنجەکان ئەوەی کە بە خۆپیشاندانی ئاشتیانە کردیان لە 2019 و 2020 ڕێگایەکیانەوەیە کە بەردەوام بن لەسەر ئەو شێوازە ڕێگایەکی تریان ئەوەیە کە تووشی بێهیوایی بن و چەکێکی زۆر هەیە کە بەریەکاکەوتنی چەکداری ڕووبە ئەم بێهیوایی ئەم گەنجانە ئەکرێت ڕایان کێشێ بەرەو گروپە چەکدارەکان بەرەوەی کە گروپی تازە دروست بێ بەرەوەی کە
استغلال کردن لەگەڵیان گروپی چەکداری ترۆ کە ئێستا هەیە ئەکرێ ئاڕاستەیەکی ناسەقامگیری خراپ بۆ عێراق بێنێ. کورد چۆن دەبینی لەو هەڵبژاردنەدا؟ ئایا دەستکەوتەکان چکە زۆربەی جار بینومانە کە کوردەکان هەڵبەتە هەموو لایەنێک شەڕ ئەکا بۆ ئەوەی ژمارەی زیاتری کورسی بەدەستێنێ وە کوردیش هەموو جارێ پێیان وایە کە ئەگەر یەک گرتوو بنیان یەک لست بنیان نازانم چۆن بتوانێت لە بەقا یەک هەڵوێز بن بۆ ئەوەی زیاتر مافەکانی کورد بەدەست بێنن بۆ هەریمی کوردستان. لەم هەڵبژاردنەدا چاوەڕوانی چی دەکرێت لە کورد وە پێشبینی چی دەکرێت کە کورد پێگەیان چۆن بێ لە عێراقی داهاتوودا دوای ئەم هەڵبژاردنانە؟ لە ڕووی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە لەوانەیە نزیک بێت لەو ئەنجامانی کە لە هەڵبژاردننی پێشوە بەدەستی هێناوە. لە ڕووی ئەو پۆستانی کە بەدەستی هێنێ بێگومان هەر ئەکرێت هاوشێوە بێت لەو ڕۆ لەوانەیە گۆڕانکاری گەورە نەبینین. بەڵام لە ئەو مەلەفە ئەساسیانی کە لە بینی کورد و بەغدایە ماوە مەلەفی نەوت و مەلەفی هێزی پێشمەرگە مەلەفی ناوچە دابراوەکان ئەبانە باوەڕ ناکەم بەرەو پێشوونی گەورە بڕنی ڕووبال چونکە ئاسان نییە کێشەی قوڵ هەیە لەو ئاستانەیە. بەڵام سەقامگیری عێراق ئایا عێراق ئەتوانێت دەوڵەتێکی بەهێز دروستکە کە کورد تایە بتوانێت لە ڕێی ئەوەوە بەر بگرێت لەو فراوانبوونەی تورکیا کە لە عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستانە ئەیکا بەر بگرێت لە ئێران و لەو هەژمونەی کە هەیەی ئەمانە پرسیاری کراون پێم وایە بەهێزی یاخود لاوازی حکوومەت لە بەغا دیاریەکە. هێزی و لاوازی حکوومەت ئێستا زۆربەی خەڵک زۆربەی لایەنەکان لەوەدا دەبینن کە چەند دەسەڵات و کاریگەری ئێران لەناو ئەو وڵاتادا کەم بکرێتەوە. ڕاستەیان نە؟ بێگومان یەکێ لە خواستەکانی هەنێک لە لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی عێراق ئەوەیە هەژمونی ئێران کەم کرێتەوە. بەڵام هەژمونی ئێران بەشێکی زۆر لە سەرکردە سیاسەکانی عێراق قەرزاری ئێرانن لە ڕووی انتخاباتەوە لە ڕووی مێژووی ئۆپۆزیسیۆنەوە کە ئێستا ئێران ئەو قەرزە بۆ وەرەگرێتەوە لە ڕێی کە چۆن سوود لەو هێزە سیاسیانە و سەرکردانت بینێ. بەڵام ئەگەر هێزێکی نوێگەرنەوەی ئەگەر ئەم گەنجانە بتوانن پۆست وەربگرن و کەندیدی سربەخۆتر لە ناو حیزبانەیە کە لە سەردەمانی ئۆپۆزیسیۆن نەبن بتوانن بچنە پەرلەمانەوە قەرزاری ئێران نەبن بەو شێوەیە. ئەمە یەکێکە لە ناوەندەکانی گۆڕانکاری و تووڕێیی میلەت ئەکرێت سەرکردە سیاسیەکان سوودی لێوەرگن بۆی کە خۆیان ڕزگارکەن تا ڕادەیەک لە دەسەڵاتی ئێران و نەک ئێران وڵاتانی تری ناوچەکەش کە هەژمونیان هەیە لە عێراقا. سەرهەنگی زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت ئەم بەیانیە لێرە لەواشە لە خەو هەستاوی لەگەڵ ماقسەدەکەی قسەکردش لەگەڵ تو هەربەت خۆشە و هەموو جارێش قازانج و سوود لە قسەکانی جەنابەت و شیوەکردنەوەی جەنابەت و لەگوی لەسەر بابەتەکانی عێراق و بەتایبەت ئەوانی لە عێراق ڕوئەدا. بەڵام لە کۆتاییدا دەمووی بە کورتی پێم بڵێ ئەمریکیەکان چۆن سەیری ئەم هەڵبژاردنە دەکەن و چیان گوتووە تا ئێستا؟ سوپاس بۆ تۆش کاک دەخیل. ئەمریکا بە گرنگیەوە تەماشای ئەم هەڵبژاردناناکە ئەزانەیە کە گۆڕانکاری تیا سنووردارە بێ، بەڵام بە هیوایە ئەوەی کە ببێتە دەرگایەک بۆ گۆڕانکاری وەشتی تری بەدوایە بێ. پشتیوانی پرۆسەی هەڵبژاردن و چاودێری هەڵبژاردنیان کرا لە ڕێی نەتەوەیە گرتوەکانەوە پشتیوانی عێراقیان کردووە لە ڕێی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکانەوە و لە ڕێی پشتگیریکردنی حکوومەتی کاظمیەوە. سپاس هەر ساحبی کاکسەرهەنگ حەمە سەعید بەڕێبەری بەرنامە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و باکووری ئەفریقا لە پەیمانگەها ئەمریکا ji بۆ ئاشتیە نەها ئەم ڕوو بکەین هەولێری و پەیامێریمە ئەحمەد زێباری لێ درێژ بوو ئەم بزانین گەلو پرۆسەی دەنگدانی لەوەر چا بڕێوە دچە هەلبەت وەکوم بزانین لە هەرێما کوردستانە عێراقیژی هەڵبژاردن تێنکردن لە هەولێری بتایبەت نێزیکی مەلیۆنێک و 200 بەلکی 30,000 مافی دەنگدانی هەیە لە پێ هەندێک راپۆرتان ژمارەکە بەلکی نیڤاوان کارتن دەنگدانی وەرگرتنە ئەوژی گۆڕە هەندێک ژێدران 577,506 کەسان کارتێن خۆیان دەنگدانی وەرگرتنە هەلبەت 4 بازنە لە پارێزگەها هەولێری هەنە 15 کورسی دی پەرلەمانی عێراقیدا هەنە یەکژی کۆتا مەسیحیان. ئەحمەد دەم باش مە دخواستم بزانین بەری هەر تشتی و هەتانە هات چاوا دبینی ئەفەل بژاتن چاوا بڕێوە دچن چی هەیە لە هەولێرێ چ بەحەس هەیە ڕێژەیە دەنگدانی چاوا تو دبینی فەرمو.
قالك سپاس دخل از نها دناوا قطابخانه بارزانیم یا قرآن بازار هولێرێ دەخیل هەتا چەند دەمژمێرەکین بەریا نەهاژی دگەل ڕێڤەبەر و سەرپەرشتیارێ بێ قوتابخانەیە ئاخفتم لە کوێ 2695 دەنگدەرێن ناوەڤێ قوتابخانەیە ڕێژەیە بەشداریکردنێ یعنی ڕێژەیە ئەوان کەسان گەها بوو نێزی 1000 دەنگداران یعنی بێتری 5 سەدێ خەڵکی نەهاتبوو بۆ دەنگدانێ داخل هەندێک گرفت هەبوون پرۆسەسا دەنگدانێدا لە باژاری هەولێرێ وەکو من دیتی و ئەس لە بنگەیان دەنگدانەمە سەر سۆبەی حتا نها بدەما هەولێرێ یەک ژوان گرفتە وان ئامیرێن دەنگدانێ هەندێک گرفت هەبوون کار نەتکردن وان ئامیران کار نەتکردن پرزگیری هەبوون حتا دگەل بەغدای ئاخفتین پرزگیریکە چارەسەرکردین یەک ji پرزگیری کادن دەخیل ئەو بۆ هەندێک کەس داهاتن دەنگدانی ناوێن وان دووبارە بوونیان لە جهێ دیتر هات بوونەوە یان ناوێن وان خەلەت ببوون vêyekêjî pirizgirîk ji ber wana çêtkiriş bû dengdanê pirizgirîkekedin dexîl ew bû pencemûra kesên bi temenên bi salaçû netxand gel wî sîstemê elektronik yanî pencemûran netxand vêyekê jî dibû rêgir ku ew dengê xwe bidin helbet li dawiyê jî ev yek hatin çareserkirin pirizgirîkekedin dexîl ku ber bi royê van dengderan hatî ew bû ku dengder dihat tenê karta dengdanê pê bû yanî bes bi karta dengdanê netkarî dengê xwe bide divê gel wêyekê karta niştîmanî yan regezname yan barêkesîtî digel wî heba heta karî ba dengê xwe bide divêyekê proses kemek wek çabîjî xaw kir yanî li gorî amara komisyonê dexîl weke me wergirtî geştê destê me heta demjimêr duyê piştî nîvro li bajarê Snûrê parêzgeha Hewlêrê rêjeya beşdarîkirinê tenê 18 sedî bû yanî li gorî çavdêran ev rêje rêjeyeke pir kêm bû ku 18 sedê beşdarî hilbijardinan kira heta demjimêr duyê piştî nîvro yanî li seranserê Snûrê parêzgeha Hewlêrê ew yeka ku hîn dibînin li pişt min yanî demekî kêm maye ji bo بداوی هاتنا پروسسا هەڵبژاردن ئەنجومەنی نێرانی عێراقی هێدیێدی خەڵک تێ و بەر بە سندوقە دەنگدانی بەچێت دخوازە دەنگی خۆ بدە دبێ ئەف ڕێژە بلند ببە حتانەها ڕێژە بلند ببە و ژبەر و خەڵک تێت بەشداریە دەنگدانێ دەکەتن چاودێرەکەن گەلک زۆر دەخیل هەمیان نافخۆی هەمیان بیانی هاتنە ناوا قوتابخانەیان ji bo çavdêrîkirina prosesa dengdanê biwirdî têbînên xwe dinivîsin pêşniyar û serinc û rexneyên xwe dinivîsin ji bo ser xwe bilind dikin ji bo wan cihên giring û pêtivî ew bilind dikin dexîl dixwazim amaje bi wêyekê bikim beryana ez bi Viola von Kramon serokê çavdêrên nêrdê yekêtî Ewropa axivîn pirsiyar arasteyî wî kir ku gelek caran opozisyon li Herêma Kurdistanê kesên narazî dibêjin tezwîrat xuraqat hatine kirin din hilbijardinan da piştî hilbijardina helbet we dibêjin bêjam min ev pirsiyar arasteyî wî kir serokê çavdêrên nêrdê Ewropayê got dengê Emerîka got em bi wirdî çavdêriya vêyekê dikin û em ê raporta xwe û agahiyan hemûan kom bikin di çarçova raporekê da û em ê bo raya giştî û bo navdewletî belav bikin ew got û em van agahiya em ê temam bi wirdî li ser vêyekê bisekin beriyan jî her dinameyekê da got dengê Emerîka ku ew nikarin tedaxulê li dengdanê bikin û dest naxine nava dengdanê de lê çavdîriyeka hîr ya prosesa dengdanê li Herêma Kurdistanê dikin belê هەلبەت نێنەرە نەتوێنی گرتیژی لە بەغدایê ئەو چەندە پشتڕاست کرد و هەتانەها چ شاشتی نەبوونە چ کێشە نەبوونە بەڵکو مەسەلا دەنگدانی گەلک ڕێکوپێکی دیچتون و حتا ئەو ئامرین دەنگدانی دەتێن بکار ئینانجیش بۆ تاقیکردنا ناسنامەیە یان بۆ پەنجەمۆری ئەو ژی باش کار دکن دیارە مەسەلا پەنجەمۆرە لە هەولێری ئەگەر کێشەیەکە بتندەکە دوێ بتاک بەڵکی کێشەیەکە مەزن نابتن لە دیسانژی هەموو لایەن دەبێشتن ڕێژەیە دەنگدانی زێدە بت یان کێ بتن کاری ناکەتە سەر ڕێژەیە و هەر هەرێمەکیان هەر بازنێکی هەلبژارتنان ئەندامێن خوا ببەتە ئەوەی پەرلەمانی کاریگەری ناکات هەر ئەو ژمارە بمینێتن ئەگەر ڕێژە دەنگدانی کێم من یان زیێدە بتن لە مووسڵی هەلبەت بەلکی پترش لە هەر جیهێکی دیێ
عراقي رنگا وكي كركوكي جي مثلا قلب جاتنا مثلا نيراتيا سياسي دي برلمان العراق ده مثلا كاريغريا ده بيكاتان وهريمان دي حكومه العراق ده بترجعهم وان الموصل ديال بتشوكا بيكاتن موصل بيكاتن جدانا هالبجات الويدر تنكرن الويدر يجي ديسان كرد وعرب وبيكاتين دين سنة وشيعة وكيمانيين أوليجي مسيحي وكريستيانو وشبك ووانا جهاد ديسان بجدارن قالوا له ودري هيا بري خبدن بأمري دنجي أمريكا كاوا عمر كاوا دم باش تو الكدري بشتاعتا از دبينم فالا ديارا او خندنجها كو بنجها كي دنگدانيا ترويدري فرمو تشي تشمارا بيجي دم باش كاك دخيل مدفتن اس اما جابوي چند بكم وكي تديار كي موصل تن ياسين كو باجارا كي بيك فيجيان جلك اولو نتوين عراق الفيك باجاري تينا خرفكرن دنگدرن سنوري باريزجها نينوات جهنا زدتري مليونك و200 كسان بقوري اوان امار فرمي ونفيسينجها كوميسيونا بالا سر بخوها البجارتنا ايرو نينوا بالاف كريا حتى دمجمير سي نيفرو دنگدرن ريجا دنگداني 19 صادي بو مدفيت اس اما جابوي چند جيب كم كاي دخيل كو وكي هفكار من احمد زباري سبارت اوی امیر کمیسیون و پنجمورا گلک کسان دیار نبوه لموصله تشتکی گلک جواس یه بالکش هبو که زوربی آفرتان زوربی جنان پنجمورا وان نت هات دیار کرن و تایبت او کابانیت برماب جبت کو او کرستین کیمیاوی جلات شون امانات شون پنجمورت و گلکان نت هات نخواندن من خود پیوندی به روبر بش راگهاندن کمیسیون کرد گوت هر کسی پنجموراوی نهیتا خواندن بونینکو او دنگدانی بدن دیسان مدوید از آماجه ریکارین امنی دم دخیل ریکارین امنی لباجار موصل و سنور پارزگی ها نینوا ریکارین گلکن ریکو پیگ بون گلکن تند بون همو هیزن امنی و لشکری بجداری اوه پروسسی ببون جبرکو پیش وقت وان بریا دو روژا وکو امزانین دنگدانا تایبت دا دنگی خدا بو افجا ریکارن امنی جی گلک باش بون اوه مهی من بوتا گود کاک داخل حکیتا بسیاره گلک کرد باشا تبحثي مثلا وان كساكر كو يعني جمارة وان كساكر كو ما في دنگدانه الموصلي ومثلا الرجايا المسألة الرجايا دنگدانه جي الموصلي اللي ام دزانن خلقي موصلي بتاع بس جي شنغالي برانيوان دربدرن لكامبان دجي قالوا تشي شوانا دزاني قد دنگدان لوير تشكو ام دزان كي شهبونا حتى دني برا كانديدان دا كون دا كانديد نتشان بشنا دفرين كو جبو يدري هاتينا دس نشان كرن يعني ربريكاني ديكن جبو اندام تياك برلمانيا وي هرمي بكان نتشان بشنا يدري برو فاجي هنا كان شنغالي نشان بينا هرما كرسان دناف كامبان دا كامبين اخو بكان ابجا متخصص مش مربيجي مثلا كو قالك جي خلكي موصلي دربدرن بجاتن جبوان شان تنكرن سبارت آوارن شنگاله کای دخیل اینی اوه پروسیسا امیر کمیسیون و دیار نکرنا پنجمورا گلک کسان کمپان جی نت هاته دیار کرن دیسار شنگاله جی و هندک شوان مثلا دا چنه شنگاله ناویوان ندر کرد دا اینه کمپین ناویوان ندر کرد یعنی اف کشه اوان جی هبول ویرین بله مثلا رجاء كي موزيدا دي كاريگري بكت سر دفرك يعني بيك هاتك دسكفتك جربا يعني جرا خرابتن يعني او كي شيء كو قالك كل كان من يخبدن بله من وكو هفتيفين قالك خورتين باجار موصل اخفتو بتايبت اوين بوينا قرباني شر داعش گلک شوان من دیتن بر بنگهن دنگدان رادبورینو پنجمورا وان نهاد بو یعنی حبر پیوانه بو متزانی اوانه چو او دنگ خونه دایا دا بسیاره جی کم بوچی دنگ خونه دای بیجتن بوچیه هر او دمو چاون و هر او حکمت و هر اف خدمت گذاریانه اوت نها پیشکشیمت کن ام بوینا قربانیت شر که مازن اوه 4 سال زیدتر سرمدا بورینو کسی که بومت چه نکریه برویه که به امیدیه که جمع خلقی پیدا بویا کای دخیل
بریا دم جمعه که جی دیسان من پیوندی ریوبری بشه راگهاندنه کردی کمیسیون گوتیل زوربی بنگهان رجاوان نگهشت یسی ساده واتا حتی في دم جمعه انجام داوی نظامی بس اگر وصابت کاوا دم جمعه که جی نگی بله اگر وصابت کاوا هاتانها کم زانین پینجونی في ایواری الدفوا دهونی في سبيدي الواشتن هالبتا رجاء دنگداني اللي سليماني واللي هولي رجي نقاشتيا بيش جصادي يعني دو ئاسیدایە بەرحاڵ کاوام گەلک سوپاسەتت دەکەین دەست خۆش ئەمڕوو بکەینە دهۆکێ دیسان هەڵبژاردن ڕەنگە بترژ هەر جێکی دی چاوەڕێت تێتەکردن و ڕێک و پێکتر بن چکو ئالۆزی و کێشەیەن ئەو لە هیەنینن و بەلکی وەسا دیار بڕێک خستی بن هەرچەندە مەدید و لێ دەنگدانا پێشوەختیا هێزین ئاسایش و هێزن پاراستنی و پۆلیسان و زیندانیان و گەلکی دیژی یعنی بەلکی هەتا لە کەمپانژی کێشەیە هەندی هەبوو و ئەو مەشینە ناسکردنا کارتا بایۆمتری یانژی پەنجەمۆری کێشە هەبوو گەلێک خەڵکی مەدی گازندەژی هەندێک دیکرد و یانژی حتا کار بەدەستێن و دری گازندەژی هەندێک دیکرد و پرۆسە لەسەر خۆی هەتا ڕادەیەکی ji بەروان کێشیان هەتا چەندەی ئیرۆ ئەو چەندە هەیە سەلام باڵایی ji دهۆکی دیگەل me hîvîdarim amade be selam roj baş dixwaz bizanim kanî tu çi kîl wedirî çi çayr wedirî tu çi dibînî tu çi dizanî li ser mesela hilbijatinên evro çend xelkî mafê dengdanî heye ji bar dikem rêje li min heye ku li dihokê belkî nêzîkî 823,000 kesan mafê dengdanî heye 500 û belkî 21 kesan 21,000 هەلبەتە کارتên بایۆمتری وەرگرتن ئەوجا بزانم کانی ئەو پرۆسە چاوا بڕێوە دیچە فەرموو بەێ دەمێوە باش پارێزگەها دووکێ وەکی هەمی پارێزگەهێن عێراقی ئێروکە دەمجمێت حەفیز پێدەی دەرگەهێن دەنگەها بۆ ژ و پێشوازیە هەوڵاتیە بۆ دەنگدانێ نها ئەزێل تاقێ کوچەرە دبێژنێ خاندنگەها شاڵی و تاقێکی کەفنێ باژێڕێ دووکەیە ئەو بنگهەیە ئەز لێ نزیکی 3500 کەسە مافێ دەنگدانە لێ بنگهەیە هەبووە حتا نها دیماهی آمارا وی بنگهی کو مشروع ببریا یا وی بنگهی ورگرتیه حتا نها نزیکی از بار نیو دم جمعه مای بود گرتنا درگهن دنگدانه تنه 45 ساده هاتینه دنگدانه دنگی خدایا لگی بنگهی اگر دیسان گلک آمارندین بنگهندین هر دهوکت دست مدانه که حتا نها الفرانية بيها الرجاء نجهش 45 ساده و از باورم همی دمک گلک کمی ما يجبو گرتنا درگه دنگدان پروبلم بیره پیدا بود پروبلم وحانه بود که باس لبینه کنن هندک جارا پنجموره بو آستانگی بو دنگدارا لی اوجی جار بجار چاره بو جار بجار جی چاره یاوه چونکه هندک مروفان هر وقتی او دانا خویا کردن ایشن شکل هنه ایشن دی هنه چبیتن پنجم مروان نه تخواندن اما یک آریشان بود وقتی دی جلای اولهیه و فرایه که ریکوپیک الوی بینگه و دیستان بینگه دیگه مسئله دانا وان کردی فرای بچو حتی نها خلقه که دمجمرین دیمایه دا شده نیف دمجمره دیمایه دا یه قصابی بینگه کنه و برای دیمایه ده چیتن دیستان دیف وان لاینت او لاینت بجداری هل بجارتنا بوین افرجا دیف دلیوانین او بیجن گله رجکا کم ده افصالا دا بجداریا هل بجارتنا کرد نوکی هل بجارتنین برین 2008 اما جی بو گلک سادا مابدگریتن شدیتن خدمت گزارین خلکی شدیتن گلک او باوریا جارا خلکی نمایا گلک سوز و قیمت ندان لیدی سانجی خلک تیر بویا جوان هیویا آنکو جوان سوز و قیمانا و رجکا گلکا کم تیر تبجه اینان توان 4 ساله او پارلمانتار اوید چل پارلمانی و حوالاتی دنگی خود دنه کم وان دخوازیت وان هیویت وان بجید اینن نوما نباوری اکناب برا
دەسەڵاتی و ناوبەریە پەرلەمانتارە و ناوبەریە هاوڵاتیاندا پەیدا بێت. بەڵێ ئەسەلام مەسەلا بازنین هەڵبژاردنە و دابەشکردنا بازنە و وانە البته بری هرچی چند بازنانه و چند اندام پارلمان و جدهوکی هرن پارلمان عراقی و مثلا کو او پارتین سیاسی و کو بریکانی دیگه جبور گتنا وان جماعه کرسی کان چاوای چونکم دزانین یعنی رنگا لیستین ان سربخو يعني عند كانديد سربخو كشيك هبج مثلا يعني بهيفي ببن المساله ودنگداني جبر دستحالات مزنا بارتي سياسي كل ودري بتاع بلجي بارتي وكمال اسلامي وايكتيجي هالبد بله پارێزگەها دووکێ سەربێ سێ بازنە هاتیە پارڤەکردن بەڵابکردن بازنێ دووک ئامێدی بازنێ سێمێزەخ و بازنێ شێخان بەردەڕەش ئاکرێ وان هەر سێ بازناندا سێ پەرلەمانتار دێچن نینەراتیا vê parêzgehê li Bexdakan nokejî hevrekî navbera layanê siyasî gelek kêm e çunke gelek ji wî xelkî xwe serbexwe hilbijartiye nimuneka wê bêjîn kesekî berê nokeyek serkirdên Yekgirtûyî Kurdistan bû lê îrûket serbexweyî xwe hilbijartiye û ew noke yê hevrekiyê di navbera lîstên Kurdistanî da diketin an ku lîsta hat ya Parti Demokratîk Kurdistan ket û nînerê wê bû Bexda. Çendet ya taybet jî da rêjeka geleka baş ya dengva destxwe înaye ku yê navê serbexwe çûye xwe hilbijartiye lê dîsa noke jî hevrekî ya giştî jî da hemî wê hêzirê dikin ku di hevrekiya here serekî di navbera wî û kesê êtiyê Parti Demokratîk Kurdistan da. بله سلام بالای جدهوکی دیگل ما بو گلک سپاس ام رومالا هلبجاتنین پارلمان عراقی دکن ایرو روجا اینیه دهی مهاده هلبت گلک کسان هیوی لسروان هلبجاتنان دانه هیوی دانایا لسروان هلبجاتنان جبو گوهرینان دی عراقی دا جبو کود عراقی دا گوهرین چه ببن يعني من المال دقل منا الباجرين هريما كردستان العراقي بشتراز دكن كوريجيا دنگداني كيما يعني جي نبوي استياكو تي تشافاري كريم يعني هي فيها بوجيرا لديسان جي ريجا كيم بتيان بلند بتن نزم بتيان بلند بجي كاريجري ناكت سر مثلا ريجا يعني جماعه اندامين كو جهل بازنكي جهل دفركي ديشتا برلمان عراقي برو فاجي هالبجاتنين بريكو رنگا یک جار دیگه هالبجاتنا نکو عراق هم و یک بعضی نبوده هر جایی که دیشابرینی خوب دی هر کسی که و تشتیدیجی کودوان هالبجاتنا دا دیار اوا کو رجایا خلک سر بخوا گل که زیده پاریز ها کرکوکی وکی ما گوتی برینها پیامبری مال سلیمانی دیگر مبولی بری کو روبکت سلیمانی مجدا خواست کرد بکو پیدا چونه کی یعنی بری خوب دتا هالبجاتنین کرکوکی چاتی نکرین وی راپورت گهاندی ما برینها افروپارت تو مارکریه بیسەرانی بەڕێزی دەنگی ئەمریکا سڵاوتان لێبێ لە کاتژمێر حوتی سەر لە بەیانی ئەمڕۆ یەکشەمەوە ناوەندەکانی دەنگدان لە شاری کەرکووک بەڕووی دەنگدەراندا کراونەتەوە ئێرە ناوەندی دەنگدانی کرندیە کە وەکوەکە بین عەرەب تورکمان کورد هەموو نەتەوەکان لێرە دەنگەدەن و شاری کەرکووک کراوە بە سێ بازنەی هەڵبژاردنەوە کە بریتین لە بازنەی یەک کە ناوچە کوردنشینەکان ئەگرێتەوە و سێ کورسی بۆ دانراوە و بازنەی دووەم کە باشووری کەرکووک و ناوەڕاستی کەرکووک ئەگرێتەوە چوار کورسی بۆ دانراوە و بازنەی سێشکە سنووری حەویجا ئەگرێتەوە سێ کورسی بۆ دانراوە دیارە زیاتر ململانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە بازنەی دووی کەرکووکە بۆ پێی کە سەرجەم لایەنە سیاسیەکان لەم بازنەیە دەنگدەریانەیە و بوونی دەنگدەرێکی زۆر وای کردووە کە ململانیەکە زیاتر لە بازنەی دووی شارەکە با بڵێن قوڵ ببێتەوە کە هەریەک لە عەرەب تورکمان کورد ژمارەیەکی زۆر کاندیدیان لەم بازنەیە هەیە کە چاوەڕوان نەکرێت کە ئەم بازنەیە ئەنجامی هەڵبژاردنەکان لە شاری کەرکووک حەسم کات بڵێ طلبجا پامری ما فرحان هورمانی بمڕیان بزانن لور چی دبا و دەگدان چاواتیکردن کاک فرحانم کاتت باش هیوادارم وێنەیەکی ئەوەی کە
ئەم ڕۆژە لە هەڵەبجە پێمان بگەینیت بزانین چی هەیە چینە دەنگدان چۆن دەکرێت ئەو بازنانەی کە لە بەداخەوە دەرهێنەر دەبێژمە فەرهاندی یاە کێشەیەکە تەکنیکی هەیە و نە ئامادەیە سکایپاوی تێتە برین ئەم دێفەگەرینە دلشاد ئەنوەر دیسان ئەو نەها لە سلێمانیە بەری دەمەکی کورتوی راپۆرت ژێ کەرکووکێ دەداماک و ئەو راپۆرت ڕێکۆتکردی بوو لێوی پشتی ئەوێ راپۆرتی وێ ڕووکرا سلێمانیە لە سلێمانی دیگەلمە بوو بەری نەهاژی و نەهاژی دیسان دەگەلمەیە کاک دڵشاد حەز دەکەم بزانم هەواڵی کۆتایی چی هەیە لەم چەند دقیقەیە کە ڕەنگە کەمتر لە 20 دقیقەما بێ 15 دقیقە تا 20 دقیقەما بن بۆ ئەوەی بنکەکانی دەنگدان دابخرێن دڵشاد دەنگم دێتن تەنها چارێکی بووی سعات دەنگدان دابخرێ بەڵام ئەوەی هەیە کە هەیە چەند لەگەڵ بەرپرسانێکی نیشتیمانیا کرد باس لەوەکەن کە دەم دەریەوان ڕۆیشتوون بۆ دەنگدان تا چەند کاتژمێرێک لەبەر ئەوان باسییان لەوە کرد کە دەنگدان نسبەکە کەمە و زۆر بەشداری نەکردەوە بەڵام لە ئێستادا هەست دەکرێت کە خۆیان بۆ ئاهەنگ و خۆشی ئامادەکەن باس لەوە دڵشاد داوای لێبوردنێکم نەکەکە زۆر قەرەباڵغ لە دەنگی جادە زۆر دیتن بە داوای لێبوردنەوە جارە دیارە کاک فەرحان ئامادەیە کاک فەرحان ئەم کاتت باش ئەگەر جێت لە ئێمە و ئەگەر سکایپەکەت و وێنەکەت باش بێ پێمان بڵێ لە شارەکەی خۆت چی دەبێت چی نابێت چەند بازنە هەیە چەند خەڵک ڕێژەی دەنگدان چۆنە چەند خەڵک مافی دەنگدانی هەیە چەند خەڵک کارتی بایۆمەتریان وەرگتە بۆ ئەوی مافیان هەبێت چ کێشەیەک هەیە لە پرۆسی دەنگداندا فەرموو کاک فەرحان دەنگم دێتن دیارە دەنگمان ناگاتە کاک فەرحان زۆر بەداخەوە و دەنگی کاک دڵشادیش زۆر لە قەرەباڵغی بوو لە جادەکاندا لە ناوجادەیەک بوو قەرەباڵغ زۆر بوو لام دیسان بگەڕینەوە لای ئەحمەد زێباری لە هەولێری کاک ئەحمەد تشتێ دما هەیە دیگاتە چێت بێتن چ هەیە چ نینە دەخیلوەکە هەندی بینن با چەند خولەکێن بێ دواویدا گەلە قەرەباڵغ بووە خەڵکێکی ئێکجار زۆر هەم لە خوارێ هەم لە سەری هاتیە بۆی دەنگی خوا بدا و بەشداریە بە پرۆسەسا هەڵبژاردناندا بکە یعنی هەم ژمارەکە زۆر ژە چاودێران زێدە بوون لێرە هەم ژمارە مەدیاکاران ڕۆژنامەوانان زێدە بوون لەوێرە خەڵکێکی زۆر هات کۆی دەنگی خوا بدە دەخیل لێ ڕۆژنامەوانان هەندێک تێبینی و ڕەخنە و سەرنج هەبوون لە کوێ 498 بنکەین دەنگدانێ تەبایە سنووری پارێزگاها هەولێرێ لە هەولێرە ئەگەر بێژم تەنێ لە هەولێرە بێژم ڕێ بە ڕۆژنامەوانان تێتە داین و بچن دناوە تەنێ 4 بنگەین دەنگدانێ یعنی 4 قوتابخانە دیاری کردنە و ڕۆژنامەوان بچن دناوە با 4 قوتابخانەیاندا ڕۆماڵی بکەن ئەف کۆمیسیۆنێ دیاریکردنەوەژی قوتابخانەیە دکتۆر عەبدوڕەحمان و یا کەس نەزان و یا بارزانی نەمر و یا یەزدان دۆخ تەنێ لەوان 4 قوتابخانەیان ڕۆژنامەوان بکارن ڕۆماڵ بکەن یعنی ئەف باجەل جەمەن کۆمیسیۆنی چێکریە لە گۆری ئاگاهین مە بێتری 400 ڕۆژنامەوانی ناوخۆیی دەربە ئەف باجە چێکنە و ڕۆماڵە وان هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرن عراقی بکەن ژیاک و ڕۆژنامەوانان تێبینیا دژی هەی لە هەولێرە ئۆفیس هەولێرە دەخیل ji بۆ ڕۆژنامەوانی کورد هەنێکێ پرزگریک چێ بووە ژبەر و هەم ڕێڤەبەرێ ئۆفیس هەولێرە هەم گوتەبێژ ئۆفیس هەولێرێ ژنێتەوە عەرەبن ئەف ژی ji بوان ڕۆژنامەوانی کورد کوێن ku زمانی عربی نزانن از زیاتر زمانێکی نزان پرزگریک ji بوان چێبوونە ku nekarin زانیاریان bi dest xwe ve bixin ji bal zanyariyan piştras bikin ji bal Komîsyona Bilind ya Serbixweya Hilbijartinê ev jî gileyeka rojnamevana bû ku li vê re girî yanî hêdî rêje bilind dibe dixîl احمد يا مثلا رجا دنگدان دوان دقيقين دي ماهيدا بلند يعني بابتك يعني برسك كو دكارا بيدا بشتن بري خبدت اللي جبرتشي كابدسنا هيلن روجنا مافان بچن بنگهين دي بتني چار بنگهانه جبوانا كو رومال بكن يعني او دي بيجن سدمي ويچنا احمد
دیارە پەیوەندیە ئەحمەد دەخیل پرسیارەکە ئەگەر دووبارە بە پرسیارەکە باش نەگەشت. من ئەس دەپرسی مژی بەرچی یان کار بەدەست نابژنش بەرچی ئەو ڕێدەدەن بتنی بچنە چار بنگەهێن دەنگدانێ نەبنگەهێندی ڕۆژنەمەڤان بەتایبەتی. ڕۆژنامەڤان وەیەکی دیاریکە و کۆمسیۆنی ئەف چار قوتابخانە دیاریکردنە ji bo yekê ku bi ciwantirîn şêwa di nava çar qutabxaneyan da rumal bihête kirin. Ev jî rojnamevan bi pêşirkarî li ser xwe dizanin û bi tiştekê dizan ku sendîka rojnamevanan dezgehên tabe girêdayê rojnamevanan saziyên girêdayê Kanal TV hemû aliyek girêdayê rojnamevaniyê vê yekê rexnebaran bikin ji ber ku nabe komisyon tenê çar qutabxaneyan ji bo rojnamevanan diyarî bike rojnamevan biçin rumalê bikin gelo ew niha rojnamevan nizanin firaniya wan ku di qutabxaneyên dî û bingehên dî çi çê dibe çawaya perezgirîkên wan qutabxaneyan çawaya bi çawayekê dengdan tê kirin lewra gilê û gazî lêvan divê çarçûvê dane daxwaz dikin ku sendîka rojnamevanan aliyên girêdayê rojnamevaniyê vê yekê rexnebaran bikin û daxwazê ji komisyona bilind bikin ku ev pêşirkarî hemberî rojnamevan li Herêma Kurdistanê hatiye kirin belê. نزات تبارکی کل جهانی جه به همان شیوه یعنی چند بنکه کادر دست نشان کردن جبو روزنامه‌وانه یان ل باجرین دی تشتی وصانه بوه گور آگاهداریتا بله دخیل لگوری ما ام دقل روزنامه‌وانان سری صبیحاتان و ام دشین وان قطابخانهان تنی چار قطابخانه وقت من آماجه بکری باجار دی ما بس من بارزانی نمر ما بس من باجار دی هر همان شیوه کار بدەست ناهێن ڕۆژنامەڤان بشنە هەر بنکەیەکی ببێیان و تایبەت جی بنکە شوانڕە دەست نیشانکرینە یان نا ئەف ئاگاهیە مە وەک ڕۆژنامەڤانên سنووری پارێزگا هەولێرê لە ئۆفیسای هەولێرê یا هەڵبژاردنên civatanerên Iraqê wergirtiye dibe li bajarên din bi heman awa be yan awayekê din be lê li Hewlêrê bi vî awa yani li kuyê 498 dingehên dengdanê Sunûrê Parêzgeha Hewlêrê eger ez bes behsê nava Parêzgeha Hewlêrê bikim ku ji nêzîkî 6 bingehên dengdanê hene di nava 6 qutabxane û 6 cihên dengdanê hene weke rojnamevanan gotî me di nava wê da yanî tenê rê tê dayîn û çar bingeh rojnamevan باشە بکورتی ئەحمەد ji bo dengdana taybet jî tenê du qutabxane bûn belê باشە بکورتی ji ber çî li van demijmêrê dimahîkê yan deqeyên dimahîkê rêjeya xelkî ku tên dengê xwe beden zêde dibejber ku şnû hez dikin ku sindoqê bêne dengdan û wê mafîwan bê sotandin yan tiştekî dî heye دخل يعني ده هالبجاردنين بهوري جدا ده دمجمير و دقيقين داوية ده خلق بيتر دهاتو خلق برب صندوق دنداني و دهاتنو جبال ليستو وان كسايتين كو داخواز دنگدران دكر زيادتر فشار دكرن زيادتر داخواز برين جدا جدا دكرن كو خلق برب صندوق دنداني و بچه كار بدستان جي بهمان اوا بنمونه كار بدستو سر پرشتيار و بنگهه يعني لرياتن امريكا داخواز جولاتيان دكر دواز برياتن امريكا داخوازم ولاتي بين برب صندوق دنداني و بين جبركو رجا بركين بو حياه دمجمير پشتی ساعتين يفرو رجلا هجدة صديق يعني خلق قلق بكيمي دات دنگداني ودنگي خاطي دا ام ببینین هەتا دماهێکی وێ ڕێژیا دەنگدانی چابە هەڵبژاردنین پەرلەمانی عێراقی دا و ڕۆمالەکە تایبەتە ئەم لێڤەر لە دەنگی ئەمریکا جوارە پێشکەش دکن پشتی چەند دقیقەیەندی هەلبەت هەفکارên باڵێن ساڵح وێ دەست بە سەعەتەکە دی دەمژمێرەکە دیە ڕۆمالکردنی بکە لێ نەهامە وتوێژێک هەیە دیگەل فرمێسک عوسمان شیوەکاری سیاسی و هەفکارەمە هێرو زەنگەنە بەرینەها ئەف وتوێژە لەگەل کردبوو لەسەر هەڵبژاردنên عێراقیان گۆداریە وێ دەنگدانی بکن یان وێ هەفەیڤینی بکن و هەتاک و جارێکە دیێز دیگەمەوە دەخێ شەمۆیە هیڤیا خۆشی و شادیە ژوەرا دیکە بدوعا هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێت. کۆی گشتی ژمارەی کاندیدەکانی ئەم هەڵبژاردنە 3400 کاندیدن لەوانەدا 2295 پیاون 949 لەوانە ژنن لە حیزب و لایەنە جیاوازەکان 156 ژنیش بەسەر بەخۆیی خۆیان کاندید کردووە. لەم گفتوگۆیەماندا لەگەڵ فرمێسک عوسمان ڕەحیم شیکاری سیاسی لە گەرمیان باس لە گرنگی بەشداری ژنان لە پرۆسەی سیاسی عێراقدا دەکەین. سەرەتا فرمێسک خان سوپاس بۆ ئامادەبوونت با لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئەم هەڵبژاردنە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو هیچ جیاوازێکی بۆ کاندیدە ژنەکان تیادا دەبینیت؟
بەڵێ سپاس هێرۆخان بۆ دەرفەتە بەڵێ لە ڕاستیدا ئێمە ئەگەر کەمێک سەیری یاساکانی هەڵبژاردن بکەین و سەیری ئەوە بکەین کە پرۆسەی هەڵبژاردن ئەم جارە چۆن بەڕێوە ئەچێت بێگومان جیاوازیەک دەبینین لەم هەڵبژاردنەدا لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوو ئەتوانم بڵێم یاسای نوێی هەڵبژاردنەکانی عێراق کە هەموار کراوەتەوە دابشکراوە بەسەر بازنەی بچووک داواتە وەکو جاران نەماوە بازنەی گەورە دابنرێت و ئەمەش تا ڕادەیەک وای کردووە کە یاساکە بە گوێرەی کۆتای ژنان ڕاستیادا بنرێت بەپێی ئەو بازنانەی کە هەیە 83 بازنەیە کە ئەمە بەپێی یاسای کۆتای ژنان دانراوە بۆ ئەوەی ئەو بۆشایە یاخود ئەوە پڕ بکرێتەوە کە داواکراوە لە پەرلەمانی عێراقدا ڕێژەی ژنان چەندێک بێت ئەوەندە پڕ بکرێتەوە فبۆیە لەم هەڵبژاردنەدا جیاوازەکە ئەتوانین بڵین ئەوەیە حزبەکان زیاتر ڕکابەری ژنیان هێناوەتە پێشەوە بۆ ئەوەی بتوانن منافەسە لەگەڵ حزبەکانی دیکەیە بکەن و بتوانن ئەگەر لە بازنەیەکدا کە بازنەی بچووکن بە زۆری دەنگیان کەم هێنا یاخود دەنگیان نهێنا بە کۆتای ژنان بتوانن کاندیدەکانیان کەواتە تۆ پێت وایە کەواتە تۆ بێت وایە لەو 25 لە با بڵین بە گوێرەی دەستوری عێراق بۆ ژنان بۆ کۆتای ژنان دانراوە لەم هەڵبژاردنەدا ژنەکان بتوانن بگەن بەو کۆتایە یان پێت وایە ئەو کۆتایە تێپەڕێنن من پێم وابێت بە پێی بازنەکان پێم وابێت ئەبێت لە هەر بازنەیەک ژنێک بگاتە پەرلەمان بەڵام لەوانەیە ئێمە کاندیدی ژنانی بەتوانامان هەبێت کە بتوانن بەدەر لەوە بەدەر لە کۆتا بە دەنگی ڕاستەقینەی خۆیان بگەنە پەرلەمان ڕەنگە ئەمە ڕێژەکە زیاتر بکات لە هەمان کاتیشا کورسی پێکاتەکانمان هەیە کە ئەوانش ڕەنگە دەرفەتی زیاتر بە ژن بدرێت بۆ ئەوەی بێنە پێشەوە و ڕێژەی ژنان زیاتر بێت لە پەرلەمان بەڵێ فرمێسکان زۆر جار کە باز لە ڕێژەی ژنان لە پەرلەمانە ئەکرێت یاخود باز لە زۆربەی جار بابەتی با بڵێن کۆتا دێتە پێشەوە کە ژنان بە کۆتا ئەڕۆنە ئەوێ یاخود ژنەکانی کە سەرکەوتوش ئەبن زیاتر ئەو ژنانن کە لە ناو حیزبە سیاسیەکانەوە دەچنە پەرلەمان تەنانەت بۆ پیاوانیش یعنی نەک بۆ ژنان تەنانەت بۆ پیاوانیش بەدەستهێنانی دەنگی خەڵک ئەگەر لە ڕێگای حیزبەکانەوە نەبێ ئەم شتە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش ئەگە بە ڕێگای حیزبە سیاسیەکانەوە نەبێ شتێکی ئاسان نەبووە ئێستا دەبینین 156 ژن خۆیان بە شێوەیەکی سربەخۆیانە کاندید کردووە تۆ پێت وایە ئەم ژنانە دەرفەتیان ئەبێ ینی کۆمەلگا وای لێ هاتووە دەنگ بە ژنێک بدا ئەگەر سیاسی نەبێت لە ڕاستیدا وەکو باسم کرد ئێمە پێشووتر حزبەکان وەکو خۆشت ئاماژەت پێکرد زیاتر ژنەکان لە ڕێی حزبەکانەوە ئەڕۆشنا پەرلەمان ئەویش بۆ پڕکردنەوەی ئەو کۆتایی یاخود وەکو بۆ پڕکردنەوەی ئەو ڕێژەیە کە دانراوە بەڵام ئێستا ژنانی سربەخۆ هاتوونەتە مەدان کە خۆی ئەمە بەشێکە لەو نوێگەری کە لە یاسای هەڵبژاردنەکانە کراوە کە کاندیدی سربەخۆ بتوانێت دوور لە حزب یاخود بەدەر لە حزب منافسی کاندیدەکانی ترکات و بڕاتە پەرلەمان بەڵام ئێمە ئەزانین کاندیدی ژنان یاخود کاندیدێک کە حزبی نەبێت لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانە و تا ڕادەیەکیش لە عێراق و بەتایبەتی تا ئەمە پرۆسەیەکی قورسە کە کاندیدێک بە دەر لە پاڵپشتی حزبی بتوانێت بڕاتە پەرلەمان بەڵام لەبەر ئەوەی کۆمەڵک فاکتەر هەن کۆمەڵک هۆکار هەنوە ئەکات کە ئەو ڕێگری هەبێت لە دەرچوونی ئەو کاندیدە ژنە سربەخۆیانە وەکو هۆکاری کللتوری وەکو کۆمەڵایەتی وەکو ئەوەی جێبەجێ نەکردنی یاسا وەکو دۆخی ئابووری ژنان کە لەوانەیە ئەو کاندیدە سربەخۆیانە وەکو ئەو بۆکو کاندیدێکی سربەخۆی کاندیدێکی حزبی ئەو دەرفەتە ئابووری بۆ ناڕخسێک کە بانگەشەیەکی بەقوت بکە لە ناوچەکە ئەمانە ڕەنگە ڕێگر بن لەوەی کە ژنان سەر بکەون ژنانی سربەخۆ بەڵام هەموارکردنەوەی یاساکە و دانانی بازنە بۆ بازنەکان بە شێوەیە کە کاندیدی سربەخۆ بتوانێت بێتە پێشەوە ئەتوانین بە پۆزتیڤ لێکدانەوەی بۆ بکەین ئەتوانین بڵێن ئەمە هەنگاوێکی سەرەتاییە کە ئەتوانرێت لە داهاتوودا بەڵێ ژنان بەدەر لە حەزب و بەتوانای خۆیان و کارێک بکەن کە تێڕوانینی کۆمەلگا لەسەر کارکتەری ژنان بگۆڕن بەم شێوەیە بڕۆنە پەرلەمان بەڵێ فرمێسخان زۆر جار گلەیی لە ژنە پەرلەمانتارەکانیش دەکرێت دەڵێن ینی کارێکی ئەو تۆیان نەکردووە بۆ با بڵین لە بەرژەوەندی ژنان نابێت لە
پەرلەمان تۆ پێت وایە ئەگەر با بڵین ئەگەر شتەکە وای لێبێ خەڵکی بتوانن خۆیان دەنگ بەدەست بهێنن لەو حاڵەتە زیاتر چۆنەڵی ژنەکان دیدەکان یاخود ژنە پەرلەمانتارەکان زیاتر نیگەرانی با بڵین ئەو کەسانە ئەبن کە دەنگیان بۆیان داوە مەبەستم ئەوەیە یانی وای لێ دێ کارێک بکەن بۆ ژنان کەمتر لە بەرژەوەندی پارتە سیاسیەکانیان کار بکەن لەبری ئەوە زیاتر لە بەرژەوەندی ژنەکان کار بکەن یاخود ژنی کۆمەلگا کار بکەن لە پەرلەمانە بێگومان خۆی بەشێک لە پرۆسی بەتواناکردنی ژنان وهێنان پێشەوەی ژنان ئەوە ئەرکێکە کە ئەکەوێتە سەر ژنانی خۆیان و بەتایبەتی ئەو کاندیدە ژنانەی کە دەرفەتیان بۆ ئەرەخسێ لەلایەن حزبەکانەوە یاخود پۆزیشنیان بۆ ئەرەخسێ ئەتوانن کارێک بکەن تێڕوانینی کۆمەلگا لە ڕووی کللتوری کۆمەڵایەتیەوە لەسەر کاندیدە ژنەکان بگۆڕن و ئەتوانن بەهێزکردنی خۆیان کارێک بکەن کە بە تەواوی کۆمەلگا بڵێن ژنانیش بەتوانان ئەتوانن وەکو پیاوان بە هەمان شێوە بچنە پەرلەمان بەسەر بەخۆی یاخود لە ئەجەندای حزبی دوور بکەونەوە تا ڕادەیەک بتوانن تاکێکی ئازاد لە کۆمەلگە دروست بکەن کە ئەو پێوەرانە تێپەڕێنێت یاخود ئەو ئەجەندا حزبێت تێپەڕێنێت کە تەنها بە گوێری بەرنامەی حزبی کار بکات ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە کاندیدە ژنەکانمان ببن بە خاوەن بڕیار ببن بە خاوەن قسەی خۆیان و کارێک دروست بکەن یاخود وێنایەک بکەن لە ناو کۆمەلگادا کە کۆمەلگا ڕێی لەسەر ژن بە تەواوەتی بگۆڕێت بڵێت بڵێ ئەمە کاندیدێکی ژنە ئەجەندایەکی ژنانە ئازادانە وەکو تاکێکی ئازاد پس جێبەجێ ئەکات جێی متمانی منە کە دەنگی پێدەم پێم وا بێت ئەم ئەرکەز ئەم بەشێکی گەورەی ئەم ئەرکە ئەبێت لەسەر ژنان بێت بە تایبەتی ئەو ژنانەی کە ئێستا مەجالیان بۆ ڕەخساوە بچنە سیاسەتەوە کار بکەن یاخود لە بواری سیاسیە دەرکەون. بەڵێ باشە لە ڕابردووە هیچ کات بووە ژنە پەرلەمانتارەکان بێگوێدان بەلایەنە سیاسیەکانیان یاخود بە پێکهاتەکانیان لە پەرلەمانی عێراقا کارێکیان کرد یاخود یاسایەکیان با بڵین پەسەند کرد کاریان بۆ یاسایە کرد بێ کە لە بەرژەوەندی ژناندا بوو بێت من پێم وا بێ ژنان ئەوانەی کە چوونەتە پەرلەمان ئەوەی کە بینی بێتم بەڕاستی کار ئەکەن بۆ ئەوەی کە هەمەهانگی و پێکەوەی یەکەیە لە نێوانیاندا بۆ ئەوەی کە ئەو پێوەرانە چۆن بڵیت تێپەڕێنن کە تەنها ئەجەندایەکی حزبی کاتێک پرسەکە دێتە سەر پرسی ژنان بەڵێ پێم وا بێت خۆشبەختانە هەنگاوێکی لەو بابەتە هەیە بینی ومە یعنی ژنەکان لە حزبە جیاوازەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە چۆن بتوانن یاسایەک دەربکەن کە خزمەت بە دۆخی ژنان بکات بەڵام ئەمە ئەتوانین بڵێن لە ئاسی پێویستانیە ئێمە پێویستمان بە زیاترە پێویستمان بەوەی ژنان زیاتر سەربەخۆ بن و زیاتر خاوەنی بڕیاری خۆیان بن لەناو پەرلەمان و کایە حکومی و سیاسیەکانە بۆ ئەوەی بتوانرێ کاریگەریکی زیاتر لەسەر پیاوان و تەنانەت لەسەر حزبەکانی خۆشیان دروست بکەن بەڵام خۆشبەختانە ئەوە هەیە یعنی هەستی پێ دەکرێت کە ئەو هەنگاوانە بەرەو پێشەوە دەڕوات. بەڵێ فرمێسقان باس لە بڕیاری خۆیان کرد بڕیاری ژنان زۆر جار باس لەوەش دەکرێت کە ژنان کاتێک دەگەنە شوێنی دەسەڵاتیش بێدەسەڵاتن یعنی بڕیارەکانیان بەدەست خۆیان نییە هەمیشە دەبێ بگەڕێنەوە بۆ گەورەکانی حزبەکانیان تاوەکو بڕیار بدەن لەسەر ئەماڵێکی هەندێکیش هەر بۆ بەشێک لەو پرسیارم هەندێک کەس پێیان وایە ئەمە بابەتی سیستەمی باڵین کۆتایە وای کردووە چونکە ژنەکان بە کۆتا دەرئەچن بە چۆنەڵی خۆیان دەنگەکانیان بەدەست نەهێناوە بۆیە وایان لێکا چونکە دەنگی خۆیان بەدەست نێناوە وایان لێکا کە هەمیشە متمانەیان بە کارەکەی خۆیان نەبێ تۆ پێت وایە ئەمە وابێت؟ خۆی لە ڕاستیدا سیستمی کۆتا کاتێک ئێمە باسی دەکەن نەتوانین لە دوو تێڕوانینەوە باسی دە بکەین تێڕوانینێکیان ئەوەیە کە ڕاستە هەندێک جار ئەم سیستمە دەبێتە هۆی ئەوەی کە کارکتەرێک یاخود ژنێک بڕواتە پەرلەمان کە ئەو توانە و ئەو هێزەی نەبێت کە ببێ بتوانێت ببێت بە خاوەنی بڕیار بەڵکو بە پاڵپشتی حزبی ئاڕوات بەڵام لەلایەکی تریشەوە ئەگەر ئێمە سەیری دۆخی کۆمەڵایەتی و کللتوری ڕۆژەڵاتی ناوەڕاست و کوردستان بکەین یاخود سەیری ئاستی پەروەردەی خێزان و تاکەکانمان بکەین ئێمە هێشتا نەگەشتونێتە ئەو ڕادەی کە متمانە لەناو تاکەکانمانە دروست بکەین کە ژنیانی شۆک و پیاوان ئەتوانن ببنە خاوەنی بڕیاری خۆیان ئەتوانن ئەو کارانە بکەن لە پەرلەمان یاسا دەربکەن کە هاوشانی پیاوەکان کە ئەوان دەیکەن واتە ئەمە نەبووە بە کللتور بۆیە لە مەرحەلەیەدا
پشبەستن بە کۆتای ژنان گرنگە بۆ ئەوەی هەرچۆنێک بێت بۆ شەو بۆ شە پڕ بکرێتەوە وەکو چۆن ئەڵێت چۆن بڵیت ڕێژەیەکی کەمیش هەبێت لەوە باشترێ کە هەر هیچ نەبێت. بەڵام ئەمە تۆ پێت وایە هەتاکەی پێویستە بێت لە وڵاتێکی وەکو عێراقدا ئەم سیستەمی کۆتایە هەتاکەی پێویستە بێت؟ پێویستی بە هەنگاونانە لە ڕاستیدا پێویستی بەوەیە کە سیستمی پەروەردە بە شێوەیەکی ئاوا بنیاد بنرێتەوە کە وێنای ژن یاخود کاراکتەری ژن لە کۆمەلگادا لە تێڕوانینی نەوەی نوێدا بگۆڕێت و بەشێکی سەرێکی ئەکەوێتە سەر ژنان خۆیان وەکو ئاماژەم پێکرد ئەوانەی کە مەجالیان بۆ ڕەخساوە بتوانن کاریگەری لەسەر بەشێکی دیکەی ژنان دروست بکەن کە تاوەکو ئێستا نەهاتونەتە قەناعەت کە خۆشیان ژنن بەڵام قەناعەتیان بەوە نییە کە ژن ئەتوانێت وەکو پیاو بەهێز بێت. فبۆیە ئەمە ئەرکێکی گەورەیە لەسەر ژنان بەتابەتی چالاکوانان سیاسیەکان ئەوانەی کە لە ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکانی شاکارەکەن بۆی بتوانن دیسانەوە پەروەردەیەکی نوێ بهێنن ناو کۆمەلگاوە وێنای ژن لە بەرچاوی کانە بگۆڕن تەنانەت وێنای ژن لە بەرچاوی ژن خۆشیا بگۆڕێن. خۆ ئێمە تەنها کێشەی ژنانمان لەگەڵ پیاوەکانان نییە، ئێمە بەڵکو بەشێکی زۆری ژنانیش تا ئێستا ئەو متمانەیان بە کاندیدی ژنان نییە کە ئەچنە پەرلەمان یاخود چۆن بڵیت متمانە بەوە ناکەن کە دەنگیان پێبن. ئەمەشە بۆ خۆی کێشەیەەکە، ئەمەش بۆ خۆی کێشەیەەکە ڕاستە. بەڵێ فرمێسک عوسمان زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ بەڕێستا. سپاس. ئازیزانم ئەم کاتتان باش و خۆشحاڵم لەم ڕووماڵە تایبەتەی بەشی کوردی دەنگی ئەمریکا یەک دەگرینەوە. هەڵبەتە ڕووماڵەکەمان تایبەت دەبێ بە هەڵبژاردنەکانی عێراق و سەرنجیشتان ڕادێکێشم بەوەی ئەم ڕووماڵە تایبەتەی هەڵبژاردنە پێش وەختەکەی عێراق لە تەواوی پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکادا ڕاستەوخۆ بڵاو دەکرێنەوە. پامنێرەکانی دەنگی ئەمریکا و پسپۆڕان و شیکەرەوە لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵماندا دەبن بۆ زانینی نوێترین زانیاری و هەروەها شیکردنەوەی ڕەوشی سیاسی عێراق. دوابە دوای مشتومڕ و گێرمە و کێشەیەکی زۆر لەسەر ئەگەر و نەگەریکردنی هەڵبژاردننی پێشوەخت عێراقیەکان ئەمڕۆ یەکشەممە چوونە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان. شیکەرەوە ئاماژە بە نیگەرانیە قوڵەکانی دەنگدەرانی عێراقی دەکەن بە تایبەتیش لەو ڕەوشەی بەر لەم هەڵبژاردنە پێشوەختەی وڵاتەکەدا هەبووە. لە ناو عێراقیەکاندا دابەشبوونێکی بەرچاو هەیە لەسەر ئەگەر و نەگەری دەنگدان لە هەڵبژاردنەکەی ئەمڕۆ یەکشەممەدا و هەر یەکەشیان بیانووی خۆی بەڕەوا دەزانی بۆ دەنگدان یان دەنگ نەدان. کۆمەڵگەی نێونەتەوەیی بە گشتی پشتیوانیەکی تەواوی بۆ ئەم هەڵبژاردنە ڕاگەیاندووە. وەزیرانی دەرەوەی ئەمریکا، بەریتانیا، کەنەدا، دانیمارک، فینلاند، ئوسترالیا، ئەڵمانیا، هۆڵەندا، نیوزیلاند، نەرویج، سوید، ئیتالیا ڕاگەیاندنێکی هاوبەشیان بڵاو کردەوە و ئەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراقیان بە دەرفەتێک بۆ عێراقیەکان ناودێر کرد تا بتوانن لە ڕێی دیموکراتیەوە ئایندەی خۆیان دیاری بکەن. چاودێریکردنی نێونەتەوەی بۆ ئەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراق یەکێک بوو لە مەرجە پێشوەختەکانی عێراقیەکان بۆ کردنی هەڵبژاردن. لەوە تای ڕووخانی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێن لە ساڵی 2003دا و پاش هەریەکێکیش لەو چوار هەڵبژاردنە گشتی لە عێراقدا کراون هەمیشە لایەنە سیاسیەکان گازەندەیەکی زۆریان هەبووە لە فێڵوتەڵەکەکردن لە هەڵبژاردنەکاندا بەبێ ئەوەی ئەو گازەندە و ناڕزاییانە بوو بنەمایی گۆڕانێکی ئەوتۆ لە ئەنجامە ڕاگەیەنراوەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقدا. نەتەوەیە گرتووەکان ئەم هەڵبژاردنە پێشوەختەی ڕۆژی یەکشەممەی عێراق بە گرنگ ناودێر دەکا. هەر بۆیەشە بایەخێکی زۆر دەدا بە سەرکەوتنی هەڵبژاردن. یونامی بە هەر سێ زمانی کوردی، عەرەبی هەروەها ئینگلیزیش داوای لە دەنگدەرانی عێراقی کرد تا بەشداریەکی بەرچاویان هەبێ لەم دەنگدانەی ئەمڕۆ یەکشەممەدا و هەوڵی ئەوەش نەدەن دەنگەکانیان پسووتێنن لەو سۆنگەیەوەی هەڵبژاردن مافێکی بنچینەیی خەڵکە و ئەو مافە بۆ دەستنیشانکردنی ئایندەی خۆیان و وڵاتەکەشیان بەکار بێنن. هەروەهاش بەشداری دەنگدەران لە هەڵبژاردندا بە گرنگ دەزانێ بۆ ئەو گۆڕانکاری و چاکسازیانەی داوا دەکرێن. یونامی یان ئۆفیسی نەتەوەیە گرتووەکان لە عێراق ستایشی ئامادەکاریەکان دەکا بۆ ئەم هەڵبژاردنە.
بۆ ئەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراق لەو ڕوانگانەوەی سیستمێکی نوێی هەڵبژاردن دانراوە دەنگدەر دەتوانێت دەنگ بە کاندیدە سەربەخۆکان بدا نەکەر تەنها بەلایەنە سیاسیەکان. لە هەڵبژاردنەکانی پێشتری عێراقدا 18 بازنەی هەڵبژاردن هەبوون. ئێستا ئەو بازنانە کراونەتە 83 بازنە و دەرفەتێکی زیاتری هاتوۆتە ئاراوە بۆ کاندیدە سەربەخۆکانی هەڵبژاردن وەک نەتەوە یەکگرتوەکانیش ئاماژەی پێدەکا. ئەزمونونەکانیش لە جیهاندا نیشانیان داوە دەنگدان لە بازنەی بچووکدا پەیوەندیەکی تۆکمە دروست دەکات لە نێوان دەنگدەر و نوێنەرەکانیاندا. نەتەوە یەکگرتوەکان پشتیوانیەکی تەواوەتی کرد و دەکات لەم هەڵبژاردنەی ئەمڕۆ یەکشەمەی عێراق و بە بەراورد لەگەڵ هەوڵەکانی پێشووتریدا لە هەڵبژاردنەکاندا ژمارەیەکی زۆر گەورەتری چاودێری دانابوو بە یەکێکیش لە گەورەترین هەوڵەکانی پشتیوانی UN دادەنرێ لە جیهاندا. لە ساڵی 2018دا UN پشتیوانی لە هەڵبژاردنەکانی عێراق کرد، بەڵام بە ئەندازەی پشتیوانیەکەی نەبوو بۆ ئەم هەڵبژاردنە پێشوەختەی ئەمڕۆ یەکشەمەی عێراق. هەر چۆنێک بێ کۆمەڵگەی نێونەتەوەیی لەو بڕوایەدایە تەنها ڕێگەیەک بۆ گۆڕانکاری گەورە لە عێراقدا هەڵبژاردنەکانە. یۆنامی جەخت دەکاتەوە لەوەی ئەگەر عێراقیەکان گۆڕانکاریان دەوێت ئەوە هەڵبژاردن میکانیزمێکە بۆ ئەو گۆڕانکاریانە. ئەوروپاییەکانیش ئەم هەڵبژاردنەی عێراقیان بە گرنگ زانیوە و هەروەها دەستیشیان کرد بە یارمەتی و کۆمەکی تەکنیکی بۆ تەواوی پرۆسەی هەڵبژاردن لە عێراقدا. بەڵام یەکێتی ئەوروپا داواش لە عێراقیەکان دەکات تا چارەسەری زۆر دۆسەی گرنگ هەیە بیکەن کە پەیوەندیان هەیە بە مافە بنچینەیەکانی هاوڵاتیانەوە. جۆسێپ بۆڕێڵ بەڕێوەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا ئاماژەی بەوە کردبوو ڕەوشی ئاسایشی لە عێراقدا ڕۆژێکی قورسە و داواشی لە عێراقیەکان کردبوو بێ لە چارەسەرکردنی کێشەی تێرۆریزم لە وڵاتەدا پێویستە کاربەدەستانی عێراق چارەسەری دۆسیەکانی تریش بکە، وەک هەراسانکردنی چالاکوانان و ڕۆژنامەوانان و داکۆچیکاران لە مافەکانی مرۆڤ. بەڵام ئەوەی کاربەدەستانی عێراقی چیان کردووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەمەیان هەتا ئێستا ئاشکرا نییە. ئەڵبەت ئەمە لەسەر ئاستی نێونەتەوەی. لەسەر ئاستی ناوخۆیی وڵاتەکەش شیکەرەوە ئاماژەیان بە نیگەرانی قوڵەکانی دەنگدەرانی عێراقی دەکرد بە تایبەتیش لەو ڕەوشەی کە بەر لە هەڵبژاردنە پێشوەختەکەی وڵاتەکەدا هەبووە. دەڵێن هەرچەندە بەگشتی لە عێراقدا داوای هەڵبژاردننی پێشوەخت دەکرا بە تایبەتیش دوای دەستپێکردنی خۆپیشاندانەکانی مانگی دەی ساڵی 2019 و ناچارکردنی حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی تا دەست لە کار کێشێتەوە. بەڵام ئێستا وەکو شیکەرەوە دەڵێن خەڵک لەو بڕوایەدان ڕەوشی بەر لەم هەڵبژاردنە ئەو ڕەوشە نییە کە داوایان دەکرد، چونکە وەکو دەڵێن هەست بە ئاسایش ناکرێ، چالاکوانان واز دەکەن لەوانەیە بکوژرێن، دەستگیر بکرێن یان تەنانەت نەتوانن بەشداری لەم دەنگدانەدا بکەن بەو شێوەیەی دەیانویست. هەر چۆنێ بێ یەکێک لە داوا سەرەکیەکانی خۆپیشاندەرانی عێراقی هەڵبژاردننی پێشوەخت بوو. ئەمەش بەلای زۆرێک لە شیکەرەوە داوایەکی گرنگ بووە و لەوەش گرنگتر ئەوەیە وەک دەڵێن فەرمانڕەوایانی عێراقیان ناچار کرد تا ئەم هەڵبژاردنە بکرێت و ئامادەسازیەکی تەواویشی بۆ بکەن. بەڵام ئایا گرنگی ئەم هەڵبژاردنە هەر لەوەدایە یان هۆکاری تریش هەن وەها بکەن ئەم هەڵبژاردنە گرنگ بێ وەک باز دەکرێت؟ هەر ئەم پرسەشم کردە یەکەم پرسیاری دیمانەکەم لەگەڵ کاوە محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراقدا هەروەها لێشی دەپرسم ئەم گرنگیەی باز دەکرێت لەسەر چ بنچینەیەکە لە کاتێکدا هەڵبژاردننی دووهەم و سێهەم و چوارەمی عێراق گۆڕانکاریەکی ئەوتۆیان نەهێنایە ئاراوە کە بگوترێ تووڕەیی و ناڕەزایی خەڵکی وڵاتەکە هێور بکاتەوە. جا خۆشەویستان با پێکەوە بینەر و گوێبیستی وەڵامەکانی کاوە محەممەد ببین. لە ڕاستیدا ئەم هەڵبژاردنە بێگومان گرنگی هەیە. گرنجەکەی هەم لەوەدایە کە لەسەر داوای خۆپیشاندەران بوو کە لە سەرەتای مانجی ئۆکتۆبەری ساڵی 2019 دەست بە خۆپیشاندانەکان کرا. دووەمیشانەوەی کەم هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا دەکرێت کە حکوومەتەکەی مستەفا کازمی بەڵێنیدا کە ئەم حکوومەتە کار بۆ ئەوە دەکا و زمینە بۆ خۆش دەکا کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت. هەرچەندە لە ڕاستیدا چەند مانگێکی کەم ماوە بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی ئاسایی خۆیدا بکرێت کە کاتی دەستوری خۆیەتی لە ساڵی 2022 بەڵام بێگومان هەڵبژاردننی پێشوەختە.
بەڵام من حەز دەکەمەوە بڵێم کە گرنجەکان ئەمە دیوی ئەوەیە کە باس لەوە بکەین کە بێگومان هەڵبژاردن گرنگە. خۆی لە خۆیدا بێگومان هەڵبژاردن لە هەر وڵاتێکدا بکرێت بێگومان لەو وڵاتانش کە خۆتان دەزانن تەزویری تێدا دەکرێت و تاریز گۆڕانکاری تێدا دەکرێت و گۆڕانکاری گەورەی ڕیشەیی لە دۆخی سیاسی و حکومڕانی لە وڵاتەکاندا ناکات بێگومان هەر گرنگە یعنی کردنی هەڵبژاردن ئەمیشە باشترە لەوەی کە نەکرێت. ئەگەر یارمەتیم بێ ینی جەنابەت ئاماژە بەوە دەکەی دەڵێ ئەم هەڵبژاردنە گرنگە ئەمێ بزانم لەسەر چ بنچینەیەک لە کاتێکدا کاتێک پێداچوونەوە بە چوار هەڵبژاردننی ڕابردوودا دەکەین لە عێراقدا گۆڕانکاریەکی ئەو توی نێنایە ئاراوە بەڵکو بە پێچەوانەوە خۆپیشاندانی گەورەی دروست کرد لە عێراقدا خۆپیشاندان بە ئەندازەیەک کە حکوومەتێکی ناچار کرد دەست لە کار بچێشێتەوە. من پێم وایە کە گرنجەکەی زۆر کەمترە لەوەی کە لەو دیوەی کە ئێمە بین یان ڕەشبین بین لەوەی کە بتوانێت کە گۆڕانکاری گەورە دروست بکە و هەڵبژاردن لەم وڵاتانەی لە زۆری عێراق و بەتایبەتیش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم هەبوو هەڵبژاردن بتوانێت گۆڕانکاری گەورە بکە. ئەم زۆنەی ئێمە زۆنی گۆڕانکاریە لە ڕێگەی توندوتیژیەوە بەداخەوە کە ئەمەشیان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لەو وڵاتانە هەڵبژاردنەکانیان هەڵبژاردنێکی نمایشکارانە و سووەرین شکلین گۆڕانکاری ناکەن و ڕەخنە و گلەیی و گازاندە و داواکاریەکانی خەڵک بەردەوام ینی خەفە دەکرێت و هیچ نەتیجەیەکی نابێ لە ئەنجامدا دەبێتە هۆی ئەوەی لە ڕێگەی ڕاپەڕین و کودەتا و شۆڕش ئەوانە گۆڕانکاری بکرێت وەکو وڵاتانی دیموکراتی نییە کە باڵێن هەڵبژاردنەکان تعبیر لە ڕای دەنگدەر بکە و وا بکە کە دەنگدەر ئەم جارە دەنجی بە حزبی سینداوە کە بینی لە 4 ساڵی حکومڕانەکەیدا هیچ شتێکی پێشکەشی خەڵک نەکردووە و ئەو بەرنامە و ئەو بەڵێنەی بە خەڵکی داوە جێبەجێ نەکردووە دواتر لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگ بەو حزبەنەدا حزبێکی تر بێنێتە سەر حکوم و دەنجی پێدات گۆڕانکاری دروست بکات. ئەوەی لای ئێمەیە لە ڕاستیدا تداولی سڵتە نیە لە بینی کۆمەڵی ئەحزاب و دروستبوونی ئەحزابی نوێ هاتنە پێشەوەی لەسەر سەحنەی سیاسی کە بتوانێت ئەوانی تر هەموو بەلاوە بنێ و ئیزاحیان بکات. کۆمەڵێ سەرکردە ینی بابێن نخبەیەکی سیاسین بەردەوام لە ناو دائیرەیەکی بەتاڵدا دائیرەیەکی داخراودا دەسوڕێنەوە و جارێکیان ئەمیان 2 کورسی زیاتر دێنێت 10 کورسی کەمتر دێنێت ینی شتێک نییە دوای ئەوە دیسانەوە لە ڕێگەی ڕێکەوتنەکان و سەفەقاتی حزبی بەیەکەوە ڕێک دەکەون لەسەرەوەی چۆن دیسانەوە ئەم حکوومەتە بەڕێو بن بۆیە هەمیشە هەڵبژاردنەکان عقلێتەکان ناگۆڕێ عقلێتی حکومڕانی ناگۆڕێ بەڵکو عقلێتەکان دیسانەوە بەرهەم دێنێتەوە. ئەمە کێشە گەورەکەیە کەوا دەکات کە ئێمە نتوانین زۆر ومێدێکی زۆری پێ هەڵواسین بەڵام بێگومان وەکو باسم کرد پێویستە خەڵک هەڵبژاردنێکەوە بۆ هەڵبژاردنێکی تر هەوڵ بدە کە ئیرادەی خۆی ممارەسە بکە دەوری خۆی ببینێ دەنجی خۆی بدات بۆ ئەوەی بتوانێت ئەگەر بە شێوەیەکی کەم و نسبیش بێ گۆڕانکاریەک دروست بکە کە پێم وایە ئەمە بەرەبەرەوا دەکات دواتر سەرنجامیشی هەبێت. کەواتە لە وەڵامی ئەم پرسیارەی پێشووە کرێ من وا لە جەنابەت تێبگەم کە پێم بڵێ ناکرێت ڕەهەندێکی دیموکراسیانە بدرێ بەم هەڵبژاردنەی ئەمڕۆ یەکشەمەی عێراق. هەڵبژاردن خۆی شێوازێکە یان ڕەهەندێکە لە ڕەهەندەکانی دیموکراسی بێگومان ئێمە بەڵام ئەوەی کەوا دەکات کە لەو وڵاتانی ئێمە لە وڵاتانی ئەم ناوچەی ئێمە کە هەڵبژاردن ئەو دەرەنجامە بەدەستنیهێنێ کە خەڵک چاوەڕێ دەکات دەنگدەر چاوەڕێ دەکات ئەوەیە کە وەکو باسم کرد کە تەزویر دەوری کاریگەر دەبینێ لەوەی کە ئەنجامەکان بە دڵی خەڵک نەبێ و جگە لەوەش بایکۆتکردنی خەڵک بۆ هەڵبژاردنەکان بێ ئومێدبوونی خەڵک لەوەی کە لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردنەوە گۆڕانکاری بکرێت ئەمەیان دەرفەت دەدات بە ئەو هێزە تەزویرچیانە و ئەو هێزانەی کە کەرەستەکانی گوشارکردن و تەزویرکردنیان لەبەردەستە بۆ ئەوەی نەتیجەکە بە شێوەیەک وا بکەن کە بکەوێتەوە کە لە بەرژەوەندی خۆیان بێ. ئەمەیە کە لە ڕاستیدا کەوا دەکەن لە سیما و خەسڵەتی دیموکراسیانەی هەڵبژاردن لەم ناوچەی ئێمە کەم بکاتەوە دای بەزێن.
دۆسەی دەستێوەردانی دەرەکی لە هەڵبژاردنەکاندا پێشتر لە چوار هەڵبژاردننی پێشوودا یعنی زۆرێک ئاماژە بە دەستی دەرەکی دەکرا لە ناو هەڵبژاردنەکاندا وە کاریگەریشیان لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن بۆ ئەم جارە چۆنە ینی پێ وایە وڵاتانی دەوروبەر بە تایبەتیش مەبەستم لە کۆماری ئیسلامی ئێران هەروەها کۆماری تورکایە توانای ئەویان هەیە کە دەستێوەردانی وا بکەن ئەنجامەکانی هەڵبژاردن گۆڕن ئێمە نابێ ئینکاریەوە بکەین کە عێراق لە دۆخێکی خراپدایە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی پەیوەندەکان لە ڕووی ئەمنی بێگومان ئەمە وای کردووە کە ببێتە دەوڵەتێک یان دەوڵەتێکی لاواز کە بتوانێت هێزی خۆی هەبێ و بتوانێت خۆی بپارێزێ بتوانێت ڕێگە لە دەستی دەرەچی بدرێت ئەمە خۆشتان دەزانن ئەو ململانەیانی لە ناوچەکەدا هەیە و تەنانەت هەندێک ڕەهەندی نێودەوڵەتیش بۆ وڵاتانی گەورەی دنیا هەمووی وای کردووە کە ململانەیەشی تونند لە عێراقدا هەبێت ئەم ململانەیە ڕنگدانەوەی هەبووە و ئەکید دەیبێت لەسەر هەموو هەڵبژاردنەکان کە پێشتر هەبووە و دواتریش هەبووە ئەویش بە قۆناغ ینی قۆناغی ئەوەی کە ئێستا کە ئێمە لە بەردەم هەڵبژاردندا یان باڵێن ئەمڕۆ کە هەڵبژاردن دەکرێت ئەمە دیسانەوە ئەوان دەور دەبینێن لەوەی با بڵێن پشتیوانی و پاڵپشتی لەم هێز بکەن لەو هێز نەکەن لە دژی ئەم هێز هەوڵ بدەن کە دەنجی پێویست نهێنێ کورسی کەمتر بێنێ وە دواتریش لە دوای هەڵبژاردن کە ئەنجامەکان دەردەکەون دیسانەوە دەست و دەوری ئەو هێز و وڵاتانە دەبێت لەوەی کە چۆن حکوومەتێک پێک بهێنرێەوە چۆن ئەم حکوومەتە ڕێک بخرێەوە پێک بهێنرێەوە لە چێ پێک بێت و ئاراستە و بیرکردنەوە و سیاست و بەردنامەی ئەو حکوومەتە چۆن بێ و چۆن بتوانێت بەرژەوەندەکانی خۆی لە چوارچێوەی تەشکیلی ئەو حکوومەتەدا بپارێزێ یان بەهێز بکات بێگومان ئەمانە هەیە بەڵام دیسانەوە دەمێ ئەوە تاکیدی لێ بکەمەوە ئەمە دەگەڕێتەوە با بڵێن کەمکردنەوەی تەسیر و نفوزی وڵاتانی دراوسێ و غیری دراوسێ لەسەر ئاراستەی هەڵبژاردنەکان و لەسەر کۆی پرۆسی سیاسی بێگومان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێرادەی عێراقیەکان خۆیان لە گۆڕینی عەقڵەتی حکومڕانی لە چاکسازیکردن لە بەهێزکردنی پێگەکانی دەوڵەتداری لە بەهێزکردنی مؤسسات لە وڵاتدا بێگومان ئەمانە دەبنە هۆی ئەوەی کە عێراق خۆی ببێتە دەوڵەتێک کە لە چوارچێوەی بەرژەوەندی هاوبەش مامەڵە و پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەر و غیری دەوروبەر دروست بکات هەروەکو لە سەرەتایم دیمانەیەدا باسمان کرد ئەلبەتە ئەم هەڵبژاردننی کە ئەمڕۆ یەکشەمە ئەکرێ جێبەجێکردنی یەکێکە لە داوا سەرەکیەکانی شەقامی عراقی یا ڕای گشتی عراقی بەڵام بۆ خۆت دەزانی کاکاوە ینی بەر لە ڕۆژی هەڵبژاردن داوایەکی ئێجگار زۆر هەبوو بۆ بایکوتکردنی هەڵبژاردن شەقامی عراقی مەیدانی تەحریر لە بەغدا مەیدانی حەبوبی لە ناسریە یا مەیدانەکانی تر لە شارەکانی ناوەڕاست و باشووری عراقدا زۆرێک گلەییان هەیە و دەڵێن بەشدار بن یا بەشدار نەبن هیچ شتێک لەو ڕاستیانە ناگۆڕێکە لە عراقدا هەیە بێجگە لە هەڵبژاردن هیچ میکانیزمێکی تر هەیە بۆ گۆڕانکاری وەکو باسم کرد لە ڕاستیدا جگە لە هەڵبژاردن بۆ ئەوەی تۆ بتوانانی گۆڕانکاری بکەی ڕێگاکانی تر هەمووی دەستنەوە سەر ڕێگای تونندوتیژی کە ئێمە کەسمان ئەوە ناخوازیین و هیوادارین نەگات بەوە لەبەرەوە لە ڕاستیدا ئەوانەی کە خۆپشاندانیان کرد بێگومان ئەوانیش کەم و کوڕی خۆیان هەبوو ڕاستە داواکانیان زۆر ڕەوا بوو و لە ئەنجامی ئەو تەڵەکەبوونی ئەو هەموو کەم و کورتی و ناڕێکی و بەدکاری کە لە حکومڕانی لە عێراقدا هەبووە و بەردەوامی هەیە ئەوان هاتنە سەر شەقام و داواکاری ڕەواکانی خۆیان کرد بەڵام بێگومان پەرشوبڵاوی ئەوان بێسەری ئەوان بێسەروبەری ئەوان و دواتریش ئەوان پێیان وابوو بەشێکیان ناڵێن هەویان کە پێیان وابوو کە کلیلی گۆڕانکاری لە هەڵبژاردندا تەنها هەڵبژاردننی پێشوەختە من پێم وایە بەشێکی نخبەی سیاسی عراقی ئەوەی کە ویستویەتی و دەیەوێت لە حکومڕانی بمێنێتەوە بۆ خۆڵکردنە چاوی خۆپشاندەران ئەم مەسەلەی بڵێن هەڵبژاردننی پێشوەختە هێنانە پێشەوە بەڵام دواتر ئەو یاسایی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق تێپەڕێنرا کە ئێمە خۆتان دەزانی لەگەڵی نەبوون هەموەکو فراکسیۆنی گۆڕان هەموەکو هاوپەیمانی هیوا بەشێکی زۆر لە بڕگەکان و مادەکانی یاساکە لەگەڵی نەبووین دیسانەوە ئەو یاسایە هەوڵیاندا دیسانەوە بیخەنەوە خزمەتی ئەوەی کە خۆیان ژمارەیەکی زۆر لە کورسەکان بێن و دیسانەوە پەرلەمانی عراق کۆنتڕۆڵ بکەن و دواتریش حکوومەت هەر لەسەر دەستی ئەوان پێک بێت ئەمە وای کرد بەشێکی زۆر لەو خۆپشاندەرانە بگەنە ئەو قەناعەتەیان ئەو حەقیقەتەی کە بێگومان
هەڵبژاردننی پێشوەختە ناتوانێت و هەموو شتێک نییە بۆ ئەوەی گۆڕانکاری عراق بکەوە داواکانی ئەوان بێنێتەوی بۆیە ئەمان کەوتونەتە ئەوەی کە بایکۆتی هەڵبژاردن بکەن من بۆ خۆم پێم وایە هیوادارم چ لە ئاستی عراق چ لە ئاستی هەرێمی کوردستان ئەوانەی لە دەسەڵات ناڕازین ئەوانەی داواکاری ڕەوایان هەیە ئەوانەی دایانێت گۆڕانکاریێک لە دنیای خۆیاندا بکەن پێویستە تا دەکرێت زۆرترین کەس بچن دەنگ بدەن دەنگدان تاکە ڕێگایە هەڵبژاردن تاکە ڕێگایە بۆ ئەوەی بتوانی گۆڕانکاری لە سیستمی سیاسی لە گۆڕانکاری لە پرۆسی سیاسیدا بکەیت و لە حکوومەتدا بکەیت لەبەرەوە ژمارەی ینی ڕێژەی دەنگدەران چەندە زۆر بێ ومێدی گۆڕانکاری زیاتر دەبێت ڕێژەی دەنگدەران کەمتر بێ بێگومان ومێدی گۆڕانکاری کەمتر دەبێت دیسانەوە ئەوانەی کە حکومڕانیان کردو بە هەمان عەقلێت دیسانەوە دێنەوە سەر باشە کاکاوە بە دوا پرسیارم سەبارەت بەوە بێت تۆ بۆ خۆت وەکو ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق چاوەڕوانی چ جۆرە گۆڕانکاریەکی لەم هەڵبژاردنەدا وەکو وتم ئەمە دەوەسێتە سەر ڕێژەی دەنگدەران بە دەرەجە یەک من مەبەستم لە گۆڕانکاریە لە سیستمی فەرمانڕەوایەتی عێراقدا منەوە بە زەحمە دەبینم بە هەڵبژاردننی پێشوەخت ئەمە بەدی بێت ئەمە ومێدێکی گەورەیە لەسەر پرۆسەیەکی بچووک ناتوانین ئەمە بنیاد بنین پێم وایە گۆڕانکاری لە تەواوی پرۆسی سیاسی و حکومڕانی و عەقڵەتی حکومڕانی لە عێراقدا پێویستی بە کاتی زیاترە پێویستی بە پرۆسەی گرنگتر و گەورەتر هەیە کە بتوانرێ ئەوە لە عێراقدا بەدی بێت بەداخەوە من پێم وایە دیسانەوە زۆربەی ئەو هێزانێک کە تا ئێستا هێزی گەورە و ساحەبی با بڵێن هێزی چەکدارن پارەی سیاسیان هەیە و بەکاری دێنن لە بەڕێوەبردننی حکومڕانی و کەمکردنەوەی هەیبەتی دەوڵەت و دامەزراوەکان و دەستکاریکردنی با بڵێن پێکهێنانی حکوومەتێک لە دوایەکەکان بێگومان ئەمانە دیسانەوە دەوریان لەبێ بەڵام بێگومان مەرج نییە بە هەمان هێز و بە هەمان ڕێژەی جارانیان ئەم دەورانەی پێشوو ئەم دەوران هەبێ وەکو گوتم تەنها ئەوەی کە ڕۆڵی گرنگی دەبێت لەوەی ئەگەر گۆڕانکارێکی کەمیش بێ بکرێت کە پێویستە بکرێت ئەوەیە کە هەوڵ بدەین ینی خەڵکی عێراق دەنگدەرانی عێراق بتوانن بە بەرزترین یان زۆرترین ئاست بەشداری لە دەنگدان بکەن کاکاوە سوپاس دەکەم بۆ شرۆڤەکانت سوپاس و پێزانینم سپاس بۆ ئێوەش و هەرسەرکەوتوو بوون ئەلبەتە بە پێی نوێترین هەواڵ هەر ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و تایدا ئاماژەی بەوە کردووە کە پرۆسەی دەنگدان لە عێراقدا کاتژمێر 6 ئێوارە لە هەموو بنکەکاندا ڕاگیران بەدوا بەدوای ئەم ڕاگەیەندراوە مستەفا کازمی سەرۆکوەزیری عێراق ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە و تایدا سوپاسی لایەنەکان دەکات بۆ بەشداریان لە پرۆسەی دەنگداندا و هەروەها سوپاسی پەروەردگاریش دەکات بەوەی کە هەڵبژاردنێکی سەرکەوتوو ئەنجام دراوە و بەو پێی ئەو بەڵێنانەی کە پێشتر ئەم حکوومەتەی کازمی دابوونی بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە عێراقدا ئازیزانم لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕووماڵێکی تایبەتتان لەسەر هەڵبژاردنەکانی عێراق پێشکەش دەکەین سەرنجیشتان ڕادەکێشم بەوەی ئەم ڕووماڵە تایبەتەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق لە تەواوی پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکادا ڕاستە و خۆ بڵاو دەکرێتەوە پامنێرەکانی دەنگی ئەمریکا و پسپۆڕان شیکەرەوە لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵماندا دەبن بۆ زانینی نوێترین زانیاری و هەروەها شیکردنەوەی ڕەوشی سیاسی عێراق هەندێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ئەو زەمینەی ناکۆچیە سیاسیانەی لە عێراقدا هەن دەشێت مژدەبەخش نەبن بۆ قۆناغی دوای هەڵبژاردن دەژڵێن لەوانەشە ئەو مەترسیانە عێراق بگەڕێنێتەوە بۆ چوارگۆشەی یەکەم چالاکوانانی عێراق ڕاشکاوانە باز لە قەیران و ناکۆچی سیاسی نێوان لایەنەکان دەکەن و بە نمونە دەیهێننەوە بۆ ئەو ئەگەرە نەخوازراوانەی ئاماژەی پێدەکەن لەوانە ئەگەرەکانی پێکدادانی نێوان لایەنەکان بە دوور نازانن وەک دەڵێن هەندێک لەو لایەنانە لە چەند هەفتەیە بەر لە هەڵبژاردن ئاشکرایانە داوای پۆستە حکوومەتەکانیان کردووە وەک پۆستی سەرۆکوەزیر یا پۆستە گرنگە هەستیارەکانی تری حکوومەتی نوێی عێراق و دەژڵێن پێدەچێت بەدەیان ڕۆژ بەر لە هەڵبژاردنەکانی ئەمڕۆ یەکشەمە ئەنجامەکان یەکلا بووبنەوە و بڕیارەکانیش لە کۆبوونەوەی ژوورە داخراوەکانەوە درابن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی وڵاتەکە
کێشەکە لای عراقیەکان هەرتەنها سنووردار نییە لە ناکۆچە سیاسیەکاندا، بەڵکو ئاماژەش دەکەن بە لاوازی یان نەبوونی هەستی نیشتیمانیانە لە ناو لایەنە سیاسیەکاندا. ئەمەش وەک لۆمەیەکی گەورە لە ئەستۆی لایەنە سیاسیەکان دەنرێ. بێگومان ئەمەش یەکێکە لە گرفتە ئاڵۆزەکانی عراق. نەبوونی کارنامەیەکی نیشتیمانیانە و کارکردن بۆ ئەجەنداکانی وڵاتانی هەرێمەکە و دابەشبوون بەسەر سیاسەتی جەمسەرگەرایی و ئاینزایی ناوچەکەدا بەردەوام مەترسێکی گەورە بووە لە بەردەم پەرەسەندن و گەشەپێدانی سیاسەتێکی نیشتیمانیانەی عراقی. کەم نین ئەو دەنگدەرانەی دەڵێن بۆچی لە ڕۆژی هەڵبژاردندا بچنە سەر سندوقەکانی دەنگدان لە کاتێکە گەورە لایەنە سیاسیەکانی وڵاتەکە کار بۆ بەرژەوەندی عراق ناکەن. ئەوەندەی کارکردنی خۆیان خستوەتە خزمەت بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها کۆماری تورکیا و وڵاتانی تری ناوچەکەش. فراکسیۆنەکانی پەرلەمانی عراق لە ساڵانی ڕابردوودا هەر یەکە و بەپێی کارنامەی لایەنەکەی خۆی یان هاوپەیمانەتیەکەی ئەم بابەتیان و ڕوژاندووە. بۆ نمونە ژمارە لە لایەنە شیعەکان باسییان لە مەترسی ئاسایشەکانی لەشکری تورکیا کردووە لە باکووری عراق و لە ناو هەرێمی کوردستانیشدا. هەندێک لە لایەنەکانی عەرەبی سونەش باسییان لە دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئێران کردووە و بە کاریگەریەکی نەرێنیش ناودێریان کردووە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عراق. هەرچی لایەنە کوردستانیەکانی هەرێمی کوردستانی عراقیشە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانیش دابەشبوونێکی بەرچاویان هەیە کاتێک باز دێتە سەر تاران و ئانکەرە. جا دەتوانین بڵین لەو هەموو نیگەرانیە ڕەنگا و ڕەنگەی لەناو پەرلەمانی عراقدا باس کراون تەنها یەک خاڵی هاوبەش هەیە کە تەواوی لایەنەکانی ناو پەرلەمانی عراق پێکەوە دەبەستێتەوە. ئەو خاڵەش بریتیە لەو زمانە شەرمنانەیەی لێدوانی پێدەدەن یانیش ڕاگەیەندرایی پێبڵاو دەکەنەوە لەسەر ئەو دۆسەی دەستێوەردانە. هەر چۆنێک بێ خۆپیشاندەرانی عراقی لەگەڵ داوای مافەکانیاندا داوای ئەوەشیان دەکرد کە دەبێت دەستێوەردانی دەرەکی لە وڵاتەکەیاندا بنەبڕ بکرێ یا هەر هیچ نەبێ کەم بکرێتەوە لە خۆپیشاندانەکانی عراقدا. یانی ئەمە بینیمان سەدان خۆپیشاندەر کوژران وەک خۆیان دەڵێن بەتەقەی هێزە ئاسایشەکان و بەتەقەی چەکدارە لە یاسا دەرچووەکان کە بە میلیشیا ناودێریان دەکەن. خۆپیشاندەران دەڵێن یەکێک لە پەیمانەکانی مستەفا کاظمی سەرۆکوەزیری عراق دادگاییکردنی کوژانی خۆپیشاندەران بووە و سزادانی ئەوانەش بووە کە دەستیان هەبووە لەو پێشێلکاری تونند و تیژیانەی بەرامبەر بە خۆپیشاندەران کراون و دەژڵێن بەڵام دەسەڵاتدارانی ئێستای عراق هەنگاوێکی ئەوتۆیان نەناوە بۆ لێپێچینەوەکردن لەگەڵ ئەو چەکدارانەدا و ئەمەش بە بەڵگەیەکی تر ناودێر دەکەن کە ئەو هێزە میلیشیانە لەلایەن هەندێک لە وڵاتانی ناوچەکە و بە تایبەتیش لەلایەن ئێرانەوە داکۆچێکی سەرسەختانەیان لێ دەکرێت. عراقیەکان بەردەوامن لە ناڕەزایی دەربڕین بەرامبەر دەسەڵاتداران و کاربەدەستانی عراقی و ئێستاشی لەگەڵدا بێ بە کەمتەرخەم ناودێر دەکەن لە بەرامبەر جێبەجێکردنی داواکانی خەڵکدا. پەیمانیش دەدەن بەوەی درێژە بدەن بە خۆپیشاندانەکانیان تا ئەو کاتەی ئەوانە ئاشکرا دەکرێن و دادگایی دەکرێن کە دەستیان هەبووە لە کوشتنی خۆپیشاندەران و ئەوانش کە پێشێلکاریان کردووە بەرامبەر خۆپیشاندەران. هەر بۆیەشە ئێستاش یەکێک لە پرسیارە گرنگەکان لەناو ڕای گشتی یان با بڵێم شەقامی عراقیدا هەیەوەیە ئایا خەڵک چاوەڕوانی چ جۆرە گۆڕانکاریەک بن لەم هەڵبژاردنە پێشوەختەی عراقدا یانیش بۆ قۆناغی پاش هەڵبژاردن. هەڵبەشی کەرەوە ڕای جۆراوجۆر و ناکۆک بە یەکیان هەیە لەسەر ئەم پرسە. هەندێکیان لەو بڕوایەدان دەشێ لەگەڵ هەبوونی حکوومەتێکی نوێی بەهێزدا هەر هیچ نەبێ بەشێک لەو گرفتانەی عراق بڕەوێنەوە و بەشێکی داواکانی خەڵکی وڵاتەکەش جێبەجێ بکرێن. ئەم پرسەم لەگەڵ کاوە بێسارانی نووسەر و شیکەرەوەی سیاسیدا باس کرد. با پێکەوە بینەر و گوێبیستی ڕوانینەکانی کاوە بێسارانی بین. دۆست پاس کاک بەڵێن بۆ ئەم دیدارە جارێکی کە بەڕاستی بە بۆچوونی من هیچ گۆڕانکاریەک ناکرێت بەڵکو بەرەو خراپتر ئەڕوا نەک باشتر. هۆی ئەوەش کەوا بن بەبیرم بەرەو خراپتر ئەڕوا
چونکە نفسی منظومەی حکمی منظومەی طائفی کە دروست بوو لە ساڵی 2010ەوە دو ئەوەی کە توانرا بە شێوەیەشی تەسەوراتی خوان کە ئەو ڕاپەرینە جەماوەریە گەورە بوەستێنن ئەو هێزانەی کەەوە منظومەی کەەوە حکما بەرگاوە تەسەورات دەکەن ئەوان بەهێزترن و ئەتوانن جارێ شتێ بێنەوە سەر حکم بۆ بۆچوونی کە هەیەە ئەمە لایش کەشەوانەیە کە وەختی ئەو ڕاپەرینە مێژوویە ڕوویە کە من ئەتوانم پێی بڵێم گەورەترین ڕووداوی سیاسی جەماوەریە لە مێژووی عێراقە ئەوەتەی عێراق درودوە تا ئێستا بڕووداوێک کە بە چەند ملیۆن کەسێک بە تایبەتی گەنجان و لاوان کە تەمەنیان جاری وایە لە 20-22 سال تێناپەڕێ توانیان ئەو ڕژێمە کەوا احتیمادی کاملی لەسەر بوونی طائفەت و لەسەر بوونی شیعزم و لەسەر بوونی با بڵێ مەزلومێتی شیعەیە لە ناو جەرگی وڵە شارەکان و شارەچەکانی شیعە ئەو ڕژێمە بلەرزێنێ بە معنای کەلیمە بلەرزێنێ ئەوە بوونیان نەزانی چی بکەن ڕاپەڕینەکە مەجموعەیە با بڵین داواکاری سەرشی هەبوو بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە ناو عێراقا یەکەمیان داوای کۆمسیۆنەکەوە لابردنی عادات مادی بوو ڕۆژ دووەم با بڵین انتخاباتێکی پێشوەخت سێهەم محاکمەکردنی ئەو بکوژانی کەەوە خەڵکیان کوشتووە چوارەم دادکردنی ئەو گەندەڵوکانی کەوا عێراقی هێناتوە بەم شێوە ئەمانەش ئەم بەلاوەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی کە چی بوو دانانی قانونێکی انتخابی کەوا بە ئینگلیزی بڵێ فێر کەەوە عادلترانە بێت بۆ خەڵکەکە و بۆ ئەم قانونەش کە دامبرێ مەجموعەیە مەرجی هەبوو بۆی بۆ ئەم انتخاباتە یەکەم پێویستێ کۆنتترۆلی با بڵین ماڵی سیاسی بکرێت کە چەند سەفەکرێت چی ئەکرێ قانونی حساب دەرچێ میلیشیاتی عسکەری با بڵین ئەیان سلاحی کە لەژێ کۆنتترۆلی دەوڵەتانە بێ با بڵین کۆنتترۆل بکرێت بەم شتانەکە بتوانن خەڵکی کە زۆر بەشدار بکە بتوان گۆڕانکاریە بکە ئەگەر یارمەتیم بی یعنی بۆ پێی کە جەنابەت باسیەکەی تەنانەت ئەم هەڵبژاردنە پێشوەختەی عێراقیش نابێتە مایەی هێورکردنەوەی تووڕەیی و ناڕزاییەکانی شەقامی عێراقی بالتأكيد نا چی بکرێ یعنی ئەگەر هەڵبژاردن گۆڕانکاری نەکرێ بەدوایە چی شتێکی تر هەیە بتوانرێ بالتأكيد ناكري بوج كأم حكومتي كاظمي كهاتة سر حكم لماوي أم تقريبا 2 سالي بيشوا هل نسبب برنامج شي بابلين راديكالي كبتواني أو جماعي كهاتة سر شقام بتواني بقول رازيبك بعكسه هسه أتواني بلين بفيل وفرجو بهالخلطانو بسار كردنو بمراي كردنو شت بالخلق ك وتشيش يارمتية قضية كورونا شويش يارمتية كوا أو خلقة نتواني البردوام أوبكا ولوش خرابتر بردوام بوني كشتني شالاكوانا كان كخو إستاج ماري أو كجراون ذات اللي حوصو تشلها كس كجراون وبشيويشي زور منظم ومرتب كلا همو شهر وشهر كها ليستي تشاكوا كان كبب كجران وكجان وأبيني زولان راي كردوا خوش هاتوا قسم شاكوا هاتوا كردستان دبروا أنا ننشي دواي نخالشي زوجرينشي كه برزم كاي بالين أو زميني كوا بالي بيونا أو شورش بكرية أو رابريم كه حتى يسهل أماوه فقيري هي برسيتي خدماتني جراني ما توا من شابه استربوا هموش لك ما توا يتبروا أوجه همو زمينك ما توا كواد البروا وحش كاتي بتقيتوا أتقيتوا قناعتي من ببوشوني بخنوي من بتكلبون من لقاليانا لبغا ببيوندي بودم لقاليانا استامح ولكن كوا استفادة بكن لو ككرديان كميان نبوني رخستيك لدايانا نبوني برنامجي بابلين كبتواني برنامج واضح بيت برتو بلابوني كهبو لنايانا او بو بالين بيونا تايسا دوسيت شوار كونغري
کۆنفراس و اجتماعات کراوە لە ناویانە ئاخر شت ئاتوانین بڵێ مەجلیسێکی ئیستیشاریان دروست کردووە پیانە مەجلیسی ئیستیشاری باڵێن راپەڕینەکەی تشرین کە دوێنێ و پێرێ بانیشان بڵاو کردەوە دش بە انتخاباتە و داوای بایکۆتی و انتخاباتەکەن و لە لە ڕاستیان نەک حیز بکات بەعز لە حیزبیشیتیایە ئەو کەون ئاگام لێ زۆر لەو گروپانی کەتیا بەشداریان کردووە لە ڕاپەڕینەکە نەک تەنها لە بەغا لە ناسریە لە حەلا لە کەربەلا لە نەجەر لە بەسرە و ئەگەر ملاحەزەش بکەی کاک بەڵێن لە ماوەی چەند ڕۆژی پێشوە با بڵێن بیرۆوەری دووەمی ڕاپەڕینەکە بێشیدا هەموو شار و شارۆچەکان بەشداری کرا بە ڕاپەڕی بە مزاهرات بە خوبشاندان شەر نەبوو گەورە بێت بەڵام بەشداری کرد لەبەرەوە بە بۆچوونی من هەموو هەلو مەرجەکە هەموو زمینەکە لەوێ و ئەم جارە گۆڕێتەوە بەهێزتر و بە احتمال بە خوێنایی تریش دەقێتەوەنێ کاکاوە وەکو جەنابیشت دەزانی ینی وەکو خۆ ئامادەکردن بۆ ئەم هەڵبژاردننی ئەمڕۆ یەکشەممەگە ئەم هەڵبژاردننی پێشوەختە ژمارەیەک هاوپەیمانێتی لایەنە سیاسەکانی عراقدا دروست بووە بۆ نمونە لە ناو سونەکاندا هاوپەیمانێتی لە ناو شیعەکاندا لە ناو کوردیشدا بە هەمان شێوە هیچ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو هاوپەیمانێتیانەی بۆ هەڵبژاردنەکەی ساڵی 2010 دروست دەکران جا باش من پرسیار شێ لێم بکەین لە پرسیارکە لە هاوپەیمانی کوردستانی کە پێگاتوە لە گۆڕان و لە بزودنەوەی گۆڕان و لەگەڵ بزودنەوەی لەگەڵ شێتیە ئەوانێ چی پێشکەشی ئەو میلەتە بکەن کە تا ئێستا نەیانتوانێت بیکرد لەمەوەی هەمەشتە ساڵی پێشوە چ بەرنامەیەکە ئەوەی تەماشای خوێنی توانێنەوەکە ئەڵێ ئێمە خەریکی موچابین ئێمە خەریکی مافی کوردە بین لە بەغا باش تۆ دەتانتوانێت ماوەی 7 ساڵە قەراری بابڵین فقرەی دەستوری 140 چارەسەر بکەن ئێوە سەبەتەمە هەموو مشکلی کورد هاتە سەر مشکلی گرفتی موچە بیریان نەگیرێ باش سا پەنجاوێکی هەرمی کوردستانتان فەوتان ڕۆشتن ژمارەی زۆری پارچی با بڵین لەسەر و ناوچەی بادنان لەژێر کۆنتترۆلی تورکیایە دایرات و قەسفی تورکیا و ئێران و هەمووی با بڵین لی ئەدەدوانێت چ بەرنامێکە ڕۆژ بڕۆژ خزمەتگوزاری خراپترە بێ کارەبایە بەچێتە دەستی کردیەوە ئاوە چێتە کردیەوە نوتەکەی دەونانێ موچەکەی تەنها لە بەرخاتی انتخابات دەکەن ئەتوانین چی بکەن تا ئێستا کردووە لەم هاوپەیمانی تازەیە کە خوان ناخوانە ئەنوعاشکە دووبەرەکی و بابڵین ناڕازایی هەیەیانە و ئەوی کە منی ئاگاشم بێ خەڵکەکە بەڕاستی ئەم جارەوەی کەم جارە بە ساردیەوە چێت بۆ ئەم هاوپەیمان و حتا بۆ هەڵبژاردننی کوردە چکە کاکە بەڵێن لە کوردستانە هیچ نەگۆڕاوە تاکو ئەم جارە بتوان بیگۆڕن هیچێکی تازان پێ نیە هیچ تازان ئەی لە عێراقا یعنی با بڵین هاوپەیمانێتی نێوان لایەنە شیعەکانیان لایەنە سونەکان ئەمان توانیانە چی بگۆڕن یا ئەمانیش بە هیچ شێوەیەک باعکسەوە ئەتوانی بڵێ ئەوان خراپترن لە کوردستانە ئەوەی کە سراعشی مبارزەیەکی شەڕە خەنجەرەکەی لە پشتەوە چێ بتوانێت کێ بێ شەڕ خەنجەر لەو باتەوە دوو تحالفی ئەساسی هەیە کوردستانی تحالفی فتح کە بێکاتوە لە هادی عامری و نوری مالکی یعنی بمعنای کەلیمە جەماعەتی فالح فەیاض و ئەو گروپایی کە پێگاتوە لە جەماعەتی حەشتی شعبی لەگەڵ حیزبی داوەیە و لاشەوە تاری سەدرەکە تاری سەدر تارەشی ئەیوێ بە هەموو شوێک هەوڵەیە کەوا بتوانێت گەورەتی ژمارە بینێ بتوانێت سەرۆکوەزیری داهاتووی عێراق ئەوان تعدیدیکەن وەکو یشێ بڵێ وڵاتیاری سەدر فەقیرە هیچیان بەدەستەوە نییە تاسا هیچیان نەکردووە نازانە ئەوە چەند دانە ساڵە نایبی ڕیجمهور بورە نایبی ڕئیس پەرلەمان هی ئەوانە لە هەچی وەزاراتی وەزارەتی خەدەماتیە لە بەغاهی ئەوانە لە سەحا لە تەندروستی لە ئەعمار لەم شتانە بنکی مرکزی هی ئەوانە هی مەصرفی ڕاهێنین ئەوانە ئەمینی مەجلیسی وزەرا هی ئەوانە هەچ کەسێ تەعین بکرێ لەم شتانە لە تاری سەدرێ ئەی باشە چی کە ماوەتەوە بیکەن هەر مەسلەی شخصی ڕێز وزەراکەی کەوا بێت لەبەرەوە تەوقع ناکەم دوای تاری سەدە زەربێکی زۆر گەورەی لە خۆیە ئەو شەوەیە کە لە چەند ماڵانی پێشووی دوای پارە بە ئاشکرا ئیتیهام ئەکرا کە ئەوان لە پشت کوشتنی چالاکوانەکانی ناو بەتایبەتی بەسرە و کەربەلا و بە ئاشکرا
كريتوا لبرو أو تحالفات هاو بانيك أكريل لبغايا كسان سقام بكترينية كسان بروانات كوا بتوانن اشتشي تازان بيبي استراتيجي جان بيبي أمين توصل أوي كأو كتلة جوري أبي النابي شكو كتلة جوري شكو هذا بيشوانية وكو جارم بكار روجة بكاري روجة بكار نايت وكو كاتي خوي لكن يا ولا قلايات علاوية لبرو براسيها وبمعنى كيف زوج لوقة زو خرافت لو إلى كردستان هذاك خريج خويتي جورتين جمارة ورقتو إن جدوا أو خوا جورية كاكاوا البته یەکێ لە بەرەنجامەکانی هەڵبژاردنەکەی ساڵی 2010 ئەوە بوو کە هێزە میلیشیا عێراقیەکان بوون بە هێزی سیاسی لە ناو پەرلەمانی عێراقدا و بوون بە خاوەنی کورسی لە پەرلەماندا گلەییەکی هەرس هەرێکی خۆپیشاندەرانی عێراقیش لەو هێزە میلیشیانە بووە کە پێشەلکاریان کردووە بەرامبەر بە گەلی عێراق کە دەستدرێژی کراوەتە سەر مافەکانیان کە جۆرەها کرداریان کردووە پێچەوانەی هەموو ڕەوشێکی دیموکراسی ئەو جۆرە ڕەوشەی کە مافەکانی مرۆڤی تیادا جێگیر دەکرێت. ئەگەر بێت و دەنگدەرانی عێراقی لەسەر بایکۆتکردنی خۆیان بڕۆن بۆ هەڵبژاردن پێدوان نییە ئەمە دەرفەتێکی زیاتر بەو هێزە میلیشیایانە بدا یا تەنانەت بەو هێزانەش کە شەقامی عێراقی لەگەڵ هەڵوێستەکانیاندا نەبووە. بەڵێن خۆی شەدە مەرجەکانی بابڕین ڕاپەڕینەکە ئەو بووکەوە ئەو هیچ حزبێک ناوێت حزبێکی سیاسی بەشدان انتخابی ئەگەر میلیشیاتی عسکەری هەبێت بەڵام بۆ ئەو بەردەوام بۆ خۆزانی مەسەلەن ئەسابی حەق مجموعی صادقونی هەیە کە لەولاوە مجموعی حەشتی شەبێ هەیە هادی عامری هەیە ئەمانە هەمووی بەشدارە و ئەمانەی لە ڕاستیە بەشدارێکی ڕاستە و خۆن لە زۆر تاوان دش بە ڕاپەڕینەکە و زۆر قسەشان لەسەرەکەەوە ئەوان وەلایان وڵاتی فەقیە زیاتر لەلاتە بۆ عێراق و بۆ دۆنتی عێراق لە انتخاباتی 2010 طبعا حتى بە قسەی بەئەترافی بەڕێز کاک بەرهەم ساڵحیش کە ڕێزیبوونە ئەڵێ تەزویرێکی زۆر کرا قسەی وا هەیە لە ساڵ 2022 ڕێژەی لە ساڵ 2022 لە دانیشتوانی عێراق بەشداری نەکردووە بەڵام تەنە ساعت 40 بەشداری کرێت لەبەرەوە باس لەوە ئەکرێت بۆچنی وا هەیە کەەوە نیسبەتی بەشداربوون ئەمجارە کەمترە بێتەوە لە حتا لە پێشتور بۆیە هەموو هەوڵەگیرێکەوە خەڵک تەرجیعەکەن بەشداریکەن ئەگەر بکرێ کاکاوە زۆر بە کورتی پێم بڵێ هەرچەندە گوتم دوا پرسیاریشم دەبێ بەڵام کە پێم دەڵێ ڕێژەی بەشداری زۆر کەم دەبێ ئەمە هیچ کاریگەریەکی دەبێ بەسەر ڕەوایی هەڵبژاردنەوە زۆر بە کورتی تکایە بێگومان ئەوەیە شەشی گەورەیە کە تۆ بزانیت تۆ ئایا لە ساڵ 80 بەشدارێکیان لە ساڵێک دەگرێ شەرعیتەکە بە مەجلیسێکی پەرلەمانێ کە بە کەمترین ڕێژەی خەڵک متمانی پیا بێت ئەوە تۆ بێگومانش نهاتێ متمانی نهاتێ ینی ئیتر گرفتێکە بێ گرفتێکی مۆرالیە بۆ ئەو دەوڵەت حکوومەتەوە ئەو پڕەمانی کە بابڕێکەوە کاکاوە سوپاس و پێزانینم دۆسپاسم کاک بەڵێنجان لە چوار هەڵبژاردنەکەی پێشووی عێراقیشدا هەمیشە لایەنە سیاسیەکان جەختیان لە گرنگی پێگەی ژنان دەکردەوە و دایانگووت دەبێ ژنان بەشداریەکی ڕاستەقینە و بەرچاویشیان هەبێ لە هەڵبژاردنەکاندا تا پێگەی شیاوی خۆیان هەبێت لە نێوەندەکانی بڕیارداندا ئەم پرسە و ژمارەیە پرسی تریش لەسەر دۆسەی ژنان لەگەڵ نووسەر و لێکۆڵەرەوە هۆزان مەحموود باسم کردووە زای چۆنە ئێمە باس لە ناوچەیەکی زۆر تا ئێستاش ئەکتیڤ ئەەکەین بە جەنگ ینی لە عێراقیش و لە کوردستانیش دایمەسایی شەڕ پێکدادان میلیشیا دار و دەستە و تاقمی چەکداری کۆی مرۆڤەکان حەز بە چۆنەڵێیت ئارامی و ئەمنیەت و ئاسایش ناکەن لە ژێرسایی و هاوەزیەتێکدا لەگەڵ ئەوەشا هەنێک کار و چالاکی و دەرکەوتنی ژنان هەیە بەشێکی چۆنەڵی بە سپۆنسۆری دەوڵەتە حزبەکانە و ئەمەش لە ژێر زەخت و هەیمەنەی وڵاتانی ئەمریکا و بەریتانیایە و لە ڕێگەی ئەو ئەیجنسیە نێونەتەوەیانەی ترۆکە لەو مەنتەقەیە دەستیان هەیە وەکو جۆرێک لە بە ئینگلیزی payment to pay lip service ئەوە نییە کە مجاملەیەکە لە ڕاستیە
ئەم جۆرە بەشداری پێکردنی من پێڵم بەشداری پێکردن چونکە ئەوە پیاوانی حیزبەکانن ژنان ئەهێنن بەشداریان پێەکەن نەگەوەی ژنان خۆیان بەشداریکی کارایان هەبوو بێ لە ڕاستیە من تێڕوانینێکی ترم هەیە بۆ خودی بوونی ژنان لە کای سیاسیە لە فەزای گشتیا لە هەموو کایەکانی تری ژیان و کولتور و ئابووری و هەموو ئەمانەیە من لەگەڵ ئەم جۆرە لە بەشداری پێکردنە مزەیەفانەیە نیم وەکو واجهەیەک بڵن ئەوە تا ئێمە ژنمان هەیە هەر ئەو ژنانە ئەچن کە بەگەڕەکەکانە لە دەرگای ماڵانێن بۆ ئەوەی خەڵک دەنگیان پێ بە عەلاگە خەیار و تەماتە ئەبەخشنەوە یا لە جنوبی عێراق مریشکی فرێزەر ئێن بە خەڵک بۆی دەنگیان پێ بدە ئێمە ئەبێ بپرسین ئایدیای ئەم بەشەرانە چین بە ژنیش و پیاویشەوە تاوەکو ئێمە بڕۆین دەنگیان پێ بدەین تاوەکو ئەوەی بە هەند وەریان بگرین لە کای سیاسی ئەمانە کێشەی گەورن بە بڕای من ئێمە بێ بچینە پشت ئەوەی ڕەگەزی مرۆڤەکە کامەیە ژنا پیاوەیە هەر شتێکی ترە ئایدیاکانی چییە ئەجێنداکەی چییە و هەڵگری چییە بۆ کۆمەلگایەکی زامداری خوێناوی وەکو عێراق و کوردستان و من پێم وایە ئەم هەڵبژاردنە هیچی تر لەو پرۆسەیە ناگۆڕێکە لە عێراقا هەیە کە لە چەندین ساڵەوە ئێمە لە سەرتاوە دژایەتی و حکوومەتی عێراق و ئەم جۆرە تایفەگەری و بە ئەقەلێتکردنی ئینسانەکان و لێسەندنەوەی هەموو چۆنەڵی ئامادەیی و کەرامەتێک بۆ تاک و مرۆڤی کوردیش و عێراقیش بەگشتی. هۆزان خانم من وە لە جەنابەت تێدەگەم کە پێم بڵێ تەنانەت لە 18 ساڵی ڕابردوودا ئەو ژنە نوێنەرانی کە چوونەتە پەرلەمانی عێراقەوە یا تەنانەت لە پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراقیشە یعنی کە تا زۆرێک نەیان توانیوە هیچ نەبێ بەشێک لە مافەکانی ژنان بەشێک لە داخوازیەکانی ژنان بەشێک لەو کارنامەی کە ژنان پێویستە هەیبێ لە کۆمەڵگادا جێبەجێ بکە. بەڵێ بێگومان ئەگەر تۆ بچی سێری مەحزەری کۆبوونەوەکانی ئەم ژنانی ناو پەرلەمان بکەی کە تەنانەت هەنێکیشیان لە ناو پەرلەمانی شاپێگەیەکی تریان پێ ئەدرێکە لەسەر ئەوەی پێڵن مەلەفی ژنان لە کاتێکە قەزی تۆنەڵیت هەموو مەسەلە گرنگەکانی تری ژیانی ئینسان لەو کۆمەڵگەیە بۆیش ئەبینیت کەمترین کۆبوونەوەکانیانەکەن ئەبینیت کە ئەم هەموو ژنە ئەکوژرێم هەموو ژنە ئەسووتێنوێم هەموو ژنە بێکارە بێمافە لەسەر جادە کەوتووە تەمەنی لەسەر و 67وەیە کەوتۆتە سەر جادا ینی ئایا ئەمە قەت نەبوو بە قەزیە ئەم جۆرە ژنانە لە پەرلەمان و لە وەزارەتەکانە بۆیش من ڕاستێکی ئومێدێکی وان پێیان نییە. هۆزان خانم وەکو جەنابیشت دەزانی عێراق وڵاتێکە فرە پێکات هەیە ینی بە تایبەتی پێکاتەکانیش کە دابەش بوون کوردە عەرەبە تورکمانە و هەروها لەسەر بنچینەی تایفەی شیعە سونە و هەتا دوایی لەناو ئەم هەموو کۆمەڵگەیانەدا خەمی ژنان یەک خەمە لە عێراقدا یا جیاوازە خەمی ژنێکی کورد جیاوازە لە خەمی ژنێکی شیعە ژنێکی شیعە خەمەکەی جیاوازە لە ژنێکی سونە بۆ نمونە. من پێم وایە بەهۆی ئەو داڕشکاریە سیاسی کە ئێستا هەیە لە تەواوی عێراقا کێشەکانی جیاوازیان هەیە بۆ نمونە هەر ئەوەی کە پێڵەن شۆڕشی ئۆکتۆبەر لە عێراقا کە ڕوویدا ئەو هەموو گەنجە هاتنە سەر جادە ئەو هەموویان لێ کوژرا باشە بەس لە کوردستان ئەم گۆڕانکاریە ڕووی نەدا لەبەرەوە ئەگەر تۆ بتێونەتێ بە گشتی ئەتوانم بڵێم ئەم دوو کۆمەلگایە جیاواز بوون لە یەکتر و هیچ حزبێکی سیاسی نییە لە سەرتاسەری عێراقا بتوانێت نوێنەرایەتی ئینسانەکانی ئەو وڵاتە بکە بۆ لەبەروی هەروەک بەڕێستان ئاماژتان پێکرد خودی سیاسەتەکە سیاسەتێکی تائیفیە مرۆڤەکانی دابش کردو بەسەر قەبیلە و عەشیرەت و شیعە و سونە و ئەمە و ئەوە کێ تۆزێ دەسەڵاتی زیاتر بێ مافی ئەوانی تریشەخوا بۆیش ئەم کۆمەلگایە لە ڕاستیە بە جۆرێک لە منبەست و دەکەدەنزەوە نیە بۆگەنی گەشتووە کە ڕێگەیەکی دەرباز بوونی بۆ نەماوەتوانی ئەو هەموو ئینسانە کوژرا و هەموو گەنجە جوانە کوژرا ئەش بینیت بکوژەکان ئەسوڕێنەوە لە ناو حکومەتان لە ناو دام و دەستگاکانن بۆیش ئەمە من کێشەی ژن بە بڕوای من لە دنیاە و چۆن چەسانەوە و تونوتیژی و ئەمە لە کوردستانە من وەک بەشێک لە کێشەیەکی جیهانی ئەی بینم بەرامبەر بە ڕەگەزی مێینە کە مێژوویەکی دوور و درێژی هەیە بەڵام لە کۆنتێکستی جیاوازە شێواز و فۆرمی جیاواز وەرەگرێ ئەو چەسانەوەی.
ڕۆڵی ئەو ڕێکخراوانەی کە بە ناوی داکۆچیکردن لە مافەکانی ژنانەوە کار دەکەن، یعنی بۆ خۆت دەزانی بە تایبەتی لە پاش ساڵی 2023 لە سەرانسەری عراقدا ژمارەیەکی بەرچاو لەو ڕێکخراوانە هەن. ئەمانە چەندێک کاریگەریان هەبوو بە تایبەتیش بۆ دروستکردنی ڕۆشنبیریە کە بە ڕۆشنبیری هەڵبژاردن ناودێر بکرێ. ئەمانە خەریکی وەرکشۆپ و کار و سیمینار و ئەم جۆرە شتانن، بەڵام پەیڕە و پرۆگرامی فەندەرەکانیان بۆیان دیارەکە چی بکەن یا چی نەکەن، بۆیش کار و چالاکیەکانیان مەحدودە، زۆرتر لە هۆتێلی پێنجستار و یا لە ئۆفیسەکانیانە ناترازێ بەڕاستی. بۆیە ئەمانە بەشێکی زۆریان خۆیان هێشتا خۆیان لە ڕووی معرفی و پێویستیان بەخۆ پەروەردەکردنە، پێویستیان بەخۆ پێگەیاندنە و بۆیش نانتوانیوە هۆشیاری لەناو کۆمەلگایە سەبارەت بە هیچ بابەتێک دروست بکەن بەڕاستی. ئەوامە یەکێکە لە ئەو کێشە گەورانە، ئەمانیش وەکو زۆری نیان ناڵین هەمویان، بەڵام بەشێکیان لانی کەم کە تۆ سەیری کار و ئەدا و پراکتیسیانەکەیت ئەچنەوە سەر ئەو بازنە گەورانەی کە بە دەوری سیستمی گەندەڵیەکەیان لەناو ئەو وڵاتانەیە و ئەبینی کۆمەڵێک پێگە و ماف و پلە و پایان بەخۆیان وەرگرتووە و شتی پێوەرەگرن، پۆستی پێوەرەگرن، مەجموعەیەکیش بوون بە مۆزەف و دار و دەستە لەو ناوەیە. بەڵام ئەبینی لە ڕووی معرفی، لە ڕووی هۆشمەندی، لە ڕووی ئەوەی کە ئەم کۆمەلگایە چۆنەڵی تۆزی هۆشیاری تا دروست ببێت و بەرامبەر بە ژیان و بوون و ماف و چۆنەڵی داواکاریەکانی ژنان بە پێچەوانەوە نەیانتوانی و ئەوەش بکەن، بەڵکو لە هەر شوێنێ دەرەکەون ڕوبەڕووی دژایەتێکی زۆرە بنەوە لە بەرەوەی خەڵک ئەیان بینێ ئەدان ئەبینێ ئەزانن کە کاری ئەمانە لە ڕاستیە کۆمەڵێک شتی زۆر پچکۆلەیە بۆ کۆمەڵێ خەڵگەونی خوانەڵەن بەنیفیشەری ئەوانەی کە سوودمەند ئەبن لێیان، یعنی معقول نییە فەندی ملیۆنی وەرەگرن سەیری وەرکشۆپەکانیانەکەی 20 نەفەریتیایە یا 10 نەفەریتیایە دووسێ میتینگ و پرس کۆنفرنس لە هۆتێلە پێنجستارەکانە ئەگرن و تەواوانی ئەمە کارکردن نییە لەسەر دۆزیژن، لە ڕاستی ئەمە بە پیشەبوونی دۆزیژنە، وەک چۆن ئەیڵێن بە مارکێت بوون، ینی بووە بە مەسەلەیەک بۆ پیشە و بۆ کار و پلە و پایە و ئەم جۆرە شتانە. مەسەلەی ژنان دۆزێکی سیاسیە و پێویستی بە ڕێخستنی جەماوەری و چۆنەڵێیت ئەوەی کە ئەم دۆزە بکرێ بە دۆزێکی گەورەی کۆمەڵایەتی کە لەسەر ئاستی کۆمەلگایە خەڵک هەنگاو هەڵنێەوە، خەڵک بوەستێتەوە بەرامبەر بەو هەموو ناحەقی و تونوتیژی کە بەرامبەر بە ڕەگەزیمینە ئەکرێت. لە ڕێی بەکارهێنانی چ جۆرە میکانیزمێکەوە بەڕای تۆ؟ من پێم وایە ئێمە ئەمڕۆ لە دنیایەکی ڤیرچواڵە ئەژین، ئەمە واقعی تۆ توانی ئامرازەکانی کۆمیونیکیشن ینی بەکاربهێنی، هەرم ئین سۆشیال میدیانە، هەم پلاتفۆرمی زوم هەیە، ئێستا کلەب هاوسە، یەک دنیا شوێن هەیە، لە جیاتی ئەوەی بهێڵی ئەم شوێنانە تەبدیل بێ بە شوێنی جنێودان و هێرشکردنە سەر خەڵکو و ئەمە و ئەوە، تۆ ئەتوانی تەبدیلی بکەی بە شوێنێک بۆ مناقەشات، بۆ دیبیت، بۆ دروستکردنی هۆشیاری، بۆ بڵاوکردنەوەی جۆرەکی تر. ئەمە وەکو لە ئاستی ڤیرچواڵەکە، بەڵام لە ئاستی کۆمەڵایەتیشە تۆ یەک ڕێکخراوی ژنان نابینی لە گەڕەکە هەژارەکانە ئۆفیسێکی هەبێ بچێ لەوێ لەگەڵ ژنان و لەگەڵ پیاوانیشە قسە بکات. تۆ یەک دنیا دەستدرێژی جنسیت هەیە بەرامبەر بە کچ و بە کوڕی مناڵ لە وڵات هەیە، قسەی لەسەر ناکرێ، یەک دنیا دەستدرێژیت هەیە، یەک دنیا لەش فرۆشیت هەیە، یەک دنیا هەژاری و کەم دەرامەدیت هەیە. تۆ دەیان و سەدان ژنت هەیە ئێستش کلینیکێکی لێ نییە بچێت بۆ ئەوەی چوزانم جڵەوگیری بکات، مناڵی لەبار نەچێ، کێشەی هەیە، من بەسەر مناڵەوە ئەمرێ. تۆ یەک دنیا کێشە و کارەساحتت هەیە لەو وڵاتەیە کە بەسەر ژنادێت. تۆ سێری ئەمریکا بکە هەر لەسەر مەسەلەی ئەوەی کە مافی مناڵ لەبار بردن هەبێ و جڵەوگیری هەبێ بە هەزاران ژن دەڕژێنە سەر جادە. ئەمە ئەو میکانیزمانن کە ژنان دەبێت دەنگ و ڕەنگی هەبێ و چۆنەڵێ تەرەفداری خۆی پیا بکە لەناو کۆمەلگایە بۆ دۆزەکانی خۆی. ئێمە ئەمە غایبە بەڕاستی نیمانە، ینی راوی ژنان کۆ بنە و بانگەواز دەکەن 20 نەفەر لە کارمەندەکانی خۆشیان بۆ کۆ نامێتەوە. ئەمە چیت پێ ئەڵێ؟ ئەمە بە تۆڵێک کە ئەمە تەنیا کۆمەڵێک کۆمپانیان و پیشە سازن و چۆنەڵی غەمی ئەویان نییە کۆمەلگاکە تێبگەین و کاری کۆمەڵایەتی بکەن لە ڕاستیە. هۆزان خانم دواپرسیارم بەڕای جەنابێ ژنانی عراقی دەتوانن ئەو ڕچەشکێنیە بکەن لە کاتێکا کۆمەڵی فاکتەر هەیە نەکە ڕەوشە سیاسیەکە، بۆ نمونە مەسلەی تایفەیی وەکو جەنابیش داماژۆ پێکرد، مەسلەی ئاینیش بەگشتی ئەو شوێنەی کە عراقیشی تیادایە، ئەو وڵاتانەی دراوسی
ئەمانە ینی یارمەتی دەردەبن یارمەتی دەرنابن بۆ ئەوەی کە ژنی عراقی بتوانێت ڕچەشکێنی خۆی بکە. پێم وایە خەڵکانێکی ئازا و بوێر لە هەموو شوێنەکە هەن لە هەموو کۆمەلگاکانە هەن هەرو ئەفغانستانی کە ئەمریکا بەجێ هێشت و کەوتە دەست تاالبانەکان تا ئەم ساتە ژنانێکی بوێری تایە کە شەڕی خۆیەکان پێم وایە دەبێت ژمارەی ئەمانە زیاتر بێت زۆرتر پشتیان بگیرێت بەڵام ئەمانە پشتیان ناگیرێ لەلایەن هیچ کەسێکەوە لەلایەن هیچ لایەنێکەوە بەپێچەوانەوە هێز ئەقلیمی و نێودەوڵەتیەکان بەردەوام لەمانە ئەدەن و تێکیان ئەشکێنن بۆ ئەوی نەبن بە بزوتنەوەیەکی جەماوەری سیاسی پێشکەوت و خواز و ڕادیکال لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست. جا ئازیزانم نکوڵی ناکرێتەوەی خۆپشاندەرانی عراقی سەرکەوتوو بوون لە ناچارکردنی حکوومەتێکی عراق بەوەی دەست لە کار کێشێتەوە بەڵام ئایا چەند سەرکەوتوو دەبن لەوەی دەسەڵات و ڕۆڵ و پێگەی لایەنە فەرمانڕەواکانی هەژدە ساڵی لەمەوە پێشی عراق کەم بکەنەوە بێگومان وەڵامی ئەم پرسیارەش دەکەوێتە سەر ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەڵێ درەنگانێکی ڕۆژی دووشەممە ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردننی گشتی بڵاو دەکرێتەوە و ڕۆژی سێشەممەش ئەنجامی فەرمی ئەم هەڵبژاردنانە بڵاو دەکرێتەوە. ئازیزانم ئەلبەتە سەرنجیشتان ڕادەکێشم کە ڕۆژی دووشەممەش لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕووماڵێکی تری تایبەتیمان دەبێ کاتژمێر 5 ئێوارە بە کاتی هەرێمی کوردستانی عراق دەست پێ دەکا و تا کاتژمێر 7 ئێوارە دەخایەنێت ڕووماڵەکەشمان پێداچوونەوەیەکی گشتی دەبێ بە تەواوی پرۆسەی هەڵبژاردن و باسکردن لەو ئەنجامە بەراییانەی ئەگەر بڵاوکرانەوە ئەمە بێلەوەی وتوێژی تایبەتیژی ڕاستە و خۆشمان دەبێ لەگەڵ چاودێرانی نێونەتەوەیی و هەروەها چاودێرانی خۆجێیی هەڵبژاردنەکانی عراقدا تا ئەو کاتەش هەر لە خۆشیە جەتان بێڵی.